بەس خوێندکار لە دەرەوە لە کاتی زانکۆیە کە ئەژی چەندێک لە ناو پۆل فێرە بێت ئەوەش لە دەروی پۆل فێرە بێت. ئەوەی کە پێڵێن چالاکیەکانی دەروی پۆل، ژیان لە ناو زانکۆیە مەفروضە زۆر هەمەڕەنگ بێ. بەس دووبارە ئەمەش باسەکەی ئێمە نیە و باسەکەشی گەنجان نییە. دوایی تەواو باسی ئەمریکاکەم لەوانەیە وڵاتەکانی تریش هەروە بن. لەوێ خوێندن تەلەبەیەک کە ئەخوێنێت کە دەرەچێ حازر کراوە بۆ بازاری کار بە تەواوەتی. ئەم جۆرە زۆر باسی ئەو بکەین کە وەکو گەنجێک چی بکەیت. طبعاً ئەگەر باسی بازاری کار بکەین، ئێمە لە کارەماکس پرۆگرامێکمان هەیە ناومان ناوە پرۆگرامی سەرکردەی کار. بیرۆکەی پرۆگرامەکە ڕێک لە پڕکردنەوەی ئەو بۆشاییەوە هاتووە کە لە بەیانیەوە باسەکرێ. بیرۆکەکە لەوە هاتووە کە تۆ وەکو گەنج بۆ بازاری کار اینجا کارەکە خۆت خاوەنی بیت یان وەکو کارمەندێک لە شوێنێک ئیش بکەی، پێویستە بە سێ لایەنی سەرەکی هەیە بۆی ئیش لەسەر بکەی. لایەنی یەکەم بریتێ لە زانست، شتێکە بێ فێربی. ئەو فێربوونە دوو سەرچاوی هەیە. سەرچاوەیەکیان سەرچاوی ئەکادیمیە کە زانکۆ و پەیمانگاکان و قوتابخانەکانە، کە ئەمەش دووبارە لە دەرەوەی دەسەڵاتی ئێمەیە وەکو گەنج. بە سەرچاوی دووەم سەرچاوە نائەکادیمیەکانە کە ئەتوانیت برەو بە زانست و فێربوونەکانت بدەیت لە دەرەوەی زانکۆ پەیمانگاکان، لە دەرەوەی ئەکادیمیا. ئەویش لە ڕێگای ئەو هەموو هەلانەی کە هەیە بۆ فێربوون. اینجا هەلەکان چ جای ئۆنلاین بن کە ئێستا ئەتوانی لێرەوە چەندەها دەورەی بێبەرامبەر وەربگری بەڕاستی لە هەموو جیهانە. لایەنی دووهەم کە پێویستە بۆی کە لە بازاری کارە زۆر سەرکەوتوو بیت، بریتیە لە لێهاتوویەکان. طبعاً لێهاتوویەکانیش دوو جۆرن. کۆمەڵێک لێهاتووی تەکنیکی پێویستە، کۆمەڵێک لێهاتووی هونەری پێویستە کە ئامادەت کا بۆ بازاری کار، وەکو لێهاتوویانی کە پەیوەستن بە بازرگانی، بە لایەنەکانی وەکو زمان، وەکو کۆمپیوتەر. ئەمە ئەو لێهاتوویانەیە کە ئەکرێ لە زانکۆ فێر بیت، بەڵام ڕاستیە لە دەروی زانکۆ ئەولاتر وایە فێری بین. یعنی چەند کەسمان هەیە کە لوغات ئینگلیزیمان خوێندووە و 4 ساڵیشمان تەواو کردو، یا خەڵکە ناسینیا خۆمان ئینگلیزیەکەمان باش نییە. ئەمە ئیتر تازە دیفاکتۆیە لە ئەم وڵاتەیە، نابێت چاوەڕوان بکەی کە هەموو شتەکان لە زانکۆ وەربگری. طبعاً پەیامەکەی ئێمە لە ڕاستیە پەیامی بۆ خۆمانە. جۆری دووەمیش لە لێهاتوویەکان کە دووبارە لە پەنەڵەکانی پێشوا باسکرا و دڵنیام هاوڕەکانم لێرە باسیەکەن کە ئەو لێهاتوویە کەسیانەیە کە گەنج پێویستێتی بۆ ئەوەی کە بتوانێت لە بازاری کار واتە بازاری دوای خوێندن، جیهانی واقعی، جیهانی ئیشکردن سەرکەوتوو بێ، کە ئەویش ئەو لێهاتوویانن وەکو بیرکردنەوەیکی داهێنەرانە، تواناکانی چارەسەرکردنی گرفت و لێهاتوویەکانی تر. بەشی سێهەم کە ئەبێ هەرسێکیان بە مەزبوطی تیاتە هەبێ و طبعاً ئێستا بەیانی یەکێک لە بەشداروەکان باسی ئەوەی کرد کە هەموو تەرکیزەکە لەسەر ئەوانەیە کە ئەخوێنن، ئەوانەی کە خوێندنیان بۆ هەلی خوێندنیان بۆ نەڕەخساوە لە پەیمانگا و زانکۆکانە. تاوانە کاتی کە ئەو قسەیە کرد من شتێکم بیرکەوتەوە، ئەوانەی کە خوێندن هەلیان بۆ نەڕەخساوە تاویکەن عەلە ئەکتەر ئەبن بە خاوەنی ئەو کۆمپانیانەی کە ئەوانەی تر کە خوێندنیان بۆ ڕەخساوە ئەبن بە مۆزەفتیایە، چکە جۆرێک لە ئیجباری بۆ دروستە بچیتە بازاری عەمەلیەوە. بەشی سێهەم، لایەنی سێهەم کە پێویستە گەنج ئیشی لەسەر بکا بەڕاستی، بریتیە لە ئەزموون. ئەم ئەزمونە مرج نییە بۆستی تا تەخەڕوجەکەیت اینجا دەستکەی بە ئەزمون. پرۆگرامی ژیانی خۆت لەسەر ئەوەدا مەمەزرێنە کە بۆ لە یەک تاسک بکەیت کە ئەخوێنی بەس خوێندن بکەیت. لە ئەسنای خوێندنە
ئەگەر هەل هەبوو ئەو تا هەمویان باسییان کرد پرۆگرامی ئینترنشیپ و دەورەی سەیفی ئەوانە هەیە بەس ئەوانەش نەبێ کاتێک کە ئەخوێنی هەر لە ئەعدادیە دەرچویت لە ئەسنای خوێندنەکەشان نەک لە هاوینەکەیە بڕۆ ئەزمون وەربگرە ئەوە یەکێکە لە جیاوازیە زۆر زۆر سەرەکیەکانی خوێندن لە دەرەوە تەلەبەیەک لە دەرەوە کە ئەخوێنێ لە هەموو مەساری خوێندنەکەیە ئەو چەند ساڵە کە ئەخوێنێ بەردەوام ئیشەکات جا ئیشەکە شەرت نییە بۆ پارە بێ مهمەوەیە بتوانانی ئەزمون وەربگری بۆ ئەزمون ئەمە سەرچاوی یەکەمی ئەزمونە پێش خوێندن تاواکردن سەرچاوی دووەمی ئەزمون بریتە لەوەی کە دوای خوێندن تاواکردن تاوان دوای کە خوێندن تاواکەی لە ڕاستیە بۆی واقعی بین گەنج ئیتر عائیلەکەی خۆی طموحاتی هەموو کەس تەوەقعەوەی لێکا کە پارە پێیاکە لەبەرەوە قورسە بە گەنجێ بڵی کە تەخەڕوجی کردووە وەرە پرۆگرامێکی ئینترنشیپ ساڵێک بەبێ بەرامبەر ئیش بکە بۆیە باشترین ڕێگا ئەوەیە کە مەڕوونەتتیا هەبێ کە تەخەڕوجت کرد ئیشی یەکەم و دووەم ئیشی دوو ساڵی یەکەمت تەنها بۆ ئەزمون وەرگرتنە لە هەر شوێنەکە فرسەتێکا بوو بچۆرە نایەوە هەر چیەکت بەدەسەوە هات بیکە چونکە ئەزمون مەرج نییە لەو شتەیە بێ کە حەز لە ساڵی لە دوو ساڵی یەکەمە ڕاستە هەمومان حەزمان هەیە حەزەکەین ئیشێک بەدڵی خۆمان بێ بەڵام دوو ساڵی یەکەم لە ئەمریکا کە ئەخوێنیت ئەمە ئەچەسپێن لە مێشکا کە تۆ دوای تەخەڕوج تا دوو ساڵ هەر تەلەبەی بەس ئەم جارە لەسەر جادۆشت فێرەبی لەبەرەوە ڕۆحێتێکت یا دروست دەکەن کە تەخەڕوجت کردووە هێشتا عەقڵێتی تەلەبایەتیەکەت هەر تیاماوەتەوە بەڵام ئەم جارە ئەچی کاشیەریەکەی ئەچی لە شوێنێکە ئیشەکەی مهمەوەیە ئیشکردنی دوای تەخەڕوج ضرورەتێکە بۆ وەرگرتنی ئەزمون کەواتە هەر سێ بوارەکە مەجال هەیە کە خۆمان دەست پێش خەربینتیایە مەرجنی هەر چاوەڕوان بین سیستەمێک دروست ببێ کەشێک دروست بێ اینجا بەشداری بکەینتیایە طبعا ئەو ئەم شتە بۆی ڕووبە یەک پێویستی بە یەک جۆر بیرکردنەوە هەیە ئەگەر ئەو بیرکردنەوەیت هەبوو ئەتوانی هەرسێکیان جێبەجێ بکەی ئەویش ئەو بیرکردنەوەیە کە ئەم بەیانەیە کاک عەبدولسەلام مەدەنی زۆر بە جوانی باسی بیرۆکەی گەشتبینی کرد گەشتبینی بریتی نییە لە ناواقعی بوون یعنی ئەوەی ئەم هەموو قسانەکە کرا فعلا ئەو واقع حاڵەکەیە بەس گەشتبینی بریتە لەوەی کە لەگەڵ واقعا بە نەفەسی حەلکردن و چارەسەر دۆزینەوە و بەشێک بوون لە بەشداریکردن لە چارەسەرەکەیە هەڵسوکەوتکەی تەسەوەرەکەم ئەم پانەڵە کەی زۆر زۆر طبعا ئەم ساڵی یەکەم دووبارە ئەم پانەڵە جیاوازێکی ئەوەیە کە ئەم پانەڵە بەس بە ئەو نییە کە ئێمە قسەکەین خەڵک بگرێ ئەم پانەڵە لە دوای ئەمە وەرکپلانێکی هەیە بەڵام تەمەنا ئەەکەم لە ساڵێکی ترا یەک لە سەرسەی پانەڵەکە بریتی بێ لە ڕاستەوخۆ بەشداریکردنی مەسەلەن گەنجەکان بۆی کە زۆر تەفاعلی تر بێت ئەوانیش خۆیان بە خاوەنی قەزێکە بزانن ئەتوانین لەم پانەڵە لە ئەمڕۆ وای لێ بکەین کە گەنجان زیاتر بتوانن دەرفەتیان هەبێ پرسیار بکەن زۆر سپاس کا کردووە یینەوە لات بەڵام حەزەکەم بچمە لای ڤیان خان ڤیان خان وەک خانمێک لە کەرتی تایبەتە کارەکەی ئایا بەداخەوە ئێمە ئەو کللتورە هەتاکو ئێستا تیامانە هەرماوە لە ناو گەنجا کە بەپەلا ئەمەوێ زانکۆ تەواوکەم و لە کەرتی حکومیە دەستکەم بەکار لەبەرەوەی بۆ داهاتوون باشە بۆ دوای ئەوە تەقاعودین باشە یان یەک دنیاشت هەیە کە مێشکمانە کە پەروەردە ئەکرێن ئەکرێتە مێشکمانەوە کە ئێمە بەردەوام گەرەنتی بوون لە کارە ئەوەیە کە تۆ لە کاری حکومیە لە سەکتەری حکومیە بیت ئایا تا چەندێک گرنگە و تا چەندێک ئێوە وەکو خانمێک کار ئەکەن لەسەرەوەی کە گەنجان تەشجیع بکرێن بۆ ئەوەی لە کەرتی تایبەتە زیاتر چەختی پێبن و زیاتر هەوڵ بن کە لە کەرتی تایبەتە کار بکەن زۆر سپاس بۆ دەستگای ڕەوانگە و زۆر سپاس بە خێراتری میوانە بەڕێزەکانەکەم و گەنجە لاوانەکانمان ئەمڕۆ لەبەر ئێوە کۆبوونێتەوە من باسی کۆمپانیای خۆمەکەم زەین وەکو بەڕێوبەری بە شەمرۆیەکانم لە زەین ئێمە لە 2020ەوە بۆ ئەمڕۆ 2021 155 تعیناتمان ئافرەت بووە مێ بووە 145 نێر بووە ئەمە بەهۆی پرۆگرامێکی چەند ساڵە ئیشی لەکەین ئێمە لە 2010ەوە ئیشەکەین لە وی پرۆگرام ومن ئینکارنجمنت ومن ئین تەکنۆلۆجی هەنێ وشە ئینگلیزی ببوورە بەکارێنم وا ئەکەین لە ئافرەت نەیە بەس بۆ ئیشی کۆمپیوتەرێ لاپتۆپێ 8 بۆ 4 9 بۆ 5 هەر ئەوەندە نە تەرجیعیانەکەین چۆن ئیشکەن لە کەرتی ئەفۆن
ئەنجوڵێتەوە کەرتی تایبەت ئافرەت زیاتر تەرجیعەکەین چکەن گەنجان کوڕەکان خۆیان ئەسڵەن تەقدیمی ئیشەکەن بەس کچەکانمان کەمتر ئیشەکەن یعنی بەداخەوە نمونەیەک تە دەمێ کچێکمان تعین کرد لە زەین پێش 3 هەفتە لە بەشی B2B دوای 3 هەفتە هاتووتی دایکم قبول ناکا بچمە مؤسسات و چکەم B2B سەردانی شەریکاتەکە فئێمە چیمان کۆ لە 2010 سەردانی زانکۆکانەکەین چ لە بەغا بەسڕا هەولێر پێیان ئەڵێن ئێمە زەین پێویستیمان بەم ئیشانەیە ئەمە سکڵەکانە ئەمە تەکنیکەل سکڵە ئەمە فەنکشنەل سکڵە ترینینگیانە دەینێ ئۆنلاین کۆرسیانە دەینێ ئامادەیانەکەین بۆ ساڵی ئەخیر لە ساڵی ئەخیر ئینترنشپیانە دەینێ 6 مانگ پیت ئینترنشپ مەعاشی تایە بەڵام ئەم کۆڤیدە ڕایگر پرۆژەکەمان بەداخەوە لە 2020 بە تەمانی ئینشاءڵڵا بۆ 2021-22 بگەڕێنەوە بۆی ئەمڕۆ ئێمە زەین 171مان گەنجە لە زەینی کوردستان هەولێر و سلێمانی و دوهۆک 129 سەروی 34 ساڵە 100 بەداخەوە 34مان ئافرەتە ئەویش بەهۆی تازە دەستمان کۆ بە پرۆگرام کە دەست پێکەی ناتوانانی یەکسەر ڕێژەکە بەرزەوەکەی کاتێک تەوێ بۆی بەڵام وەکەوەی ئێمە ئەبێ سەپۆرتی گەنجکەین ئەبێ گەنجەکانش یارمەتیماندن بە تایبەت کچەکان نابێ بڵێ ڕۆم یەکسەر بۆ وەزیفەی حکومی لەبەرەوەی تەقاعدی تیا لەبەرەوەی دەوامی کەمە نەخێر ئێمە کۆمپانیای زەین بە پێی قانونی عملی عێراقی شەکەین ئەسڵەن لە کەرتی حکومی باشترین دەواممان 8 بۆ 4 نییە 8 9 4 5 پێڵین فلکسبل ئاوەر تایم یعنی ئەتوانێ 8 نی بێت 4 نی بڕوە سەعاتێ برێکی لانجی هەیە حکوومەت 3 مانگ مەترنەتی لیڤەدا بۆ ئەوەی مناڵی بێ ئێمە 4 مانگە دەی فڵ پیت حکومەت 2 ساڵ سەعاتێک کەمتر دەوامەکە زەینی عێراق 4 ساڵ سەعاتێک کەمتر دەوامەکە زەین لە شارە گەورەکان وەکو بەغا و بەسڕا نێرسەری کردووەتەوە حەزانە یعنی ئەو دایکەی کە مناڵێ بێت 4 ساڵ مناڵەکەی ئەیەنێ حەزانەی زەین ئەو شتەش بە تەمای لە کوردستان بکەین بەس ئێمە هەنێ کارمەندمان کەمترە لە زەینی کوردستان ئەو هەموو شتەی وتت زۆر گرنگن بەڵام لەگەڵ ئەوەیە بۆچی هەر متمانەی گەنج بە سەکتەری حکومی زیاتر و بە کەرتی حکومی زیاترە وەک لە کەرتی تایبەت ئەگەر بتوانی زیاتر وەڵامی ئەو پرسیارم بیتەوە زۆر مەمنونە دەبم بۆ ئەوەی زیاتر بەداخەوە کەرتی حکومی مامۆستا بەڵێ موظف دەوامی کەمتر ئێمە دەوامەکە کەمترە بەڵام مەسا من سێڵزمەوێ مەبیعاتمێ ئەینە B2Bم ئەوێ کۆڵ سنتەرمێ مهندسمەوێ زیاتر ناڕوا بۆ ئیشی فیلد بەداخەوە ئێستاش ئافرەت لە وڵاتی ئێمە ئەوێ ئیشەکەی دۆر تو دۆر بێ لە ماڵەوە بۆ وەزارەت بۆ مەکتەب بۆ عدادیە بۆ جامیعە دوایە بۆ ماڵەوە ناوێ ئیشی فیلدکە ئەوەیە زیاتر ئەچێتە کەرتی حکومی ئەگینا ئەو باوەڕە کەمتر بووە لە لاوانەکانمان بڵێن ئەچینە حکومەت لەبەر تەقاعدی نە یعنی هەستەکەم ئەو خوتوەیە بەرەو پێشەوە چوونە بەس ئێستاش بەداخەوە ئەترسن لە ئیشی فیلد کچانمان بۆیە بەرەو ئیشی حکومەتە ڕۆن زیاتر لەوانەیە ئەوە هۆکارێک بێ بەڵام لە هەمان کاتیشان ناتوانین بڵین تەعمیمی ئەەکەین بە هەموو خانمەیە کە حەزی لە فیلد نەبێت لە بەرەوەی بەڕاستی کەسانی زۆرمان ئەکید هەمووینە ئەی چۆن 155 ئافرەتە 45 کوڕە ئەکید مێکەم زیاترە بەس من ئەمێ زیاتری کەمیستە زیاتر بێ بە یارمەتی یعنی پرایڤێت کۆمپەنیەکانی تر و حکومەت با زیاتر یعنی تۆ تەسەوەر کە لە ماستەرەکەی ئیستا ئەی خوێنم لە عێراق بە پێی وەڵد فۆرام کۆهینەکە فۆرەمەکە وەڵد ئیکۆنۆمیک فۆرەم 2.5 ملیۆن مناڵی عێراقی باشتر ئەژێ ئەگەر دایکەکەی ئیشکە 2.5 ملیۆن یعنی ئەمە باسی 2020ەکەم ڕیپۆرتەکەیان یعنی بۆ ئەم مناڵانە ژیانیان باشتر نەبێ لە بەرەوەی دایکەکان بەداخۆ زۆری یامزان شووبکە مناڵی بێدانشێ نابێ ئەوە بکە فئێمە سەپۆرتێکین جگە لەوە ناڵێم سیاسەتی ئەوەشمانێ مەتەرنەتیمان نەوعەتێ تۆدلەرمانێ فیدینگمانێ زۆر شت یارمەتیانە دەین زۆر سپاس ڤیان خان یەمەوە لای کاک مەروان و لای ئستاف خان بەڵام حەز ئەەکەم ئەو پۆینتە زۆر گرنگە کە کاک کورد و تۆ جوابێکم بیتەوە لەوەی کە بۆچی ئەو گرفتە ئەبینی لە ناو خانمانە و ئەتوانین تەعمیمی بکەین کە بڵین لە ناو گەنجە کە زۆر حەزیان لە کاری قورس نەبێ یاخود زۆر حەزیان لە فیلد نەبێت ئایا ئەوە
لە زانکۆوە ئەبێت ئەو جۆرە پەروەردەیە بکرێت گەنج یاخود لە چی قۆناغی لەو سێ قۆناغی کە باست کرد گەنج ئەبێت ئەو ئەوێرنەسەی بدرێتە. تەسەورەکەم سەبەبەکەی یەک سەبەب نەبێ کۆمەڵێک شت تەسیر دەکات. بۆ نمونە مقارنەیەکی ئەساسی تقریبا خەریکە کاڵە بێتەوە بەس لا یەزال مقارنەیەکی ئەساسی هەیە لە مشکی هەموو گەنجەکە کە تەخەڕوجەکە لە بینی قتاعی عام و ئیشکردن بۆ حکومەت و ئیشکردن بۆ کردی تایبەت. ئیشکردن بۆ حکومەت مغریتر دیارە لەبەرەوەی کە دووسێ فاکتەری هەیە. یەکەمیان ئیشکردن تەعینبوون لە شوێنێکی حکومیە وەکو عەقدێکی هەتاهتایی وایە. نظامی حکومەتی عراقی لا یەزال نظامێکی اشتراکیە لەسەر ئەساسی ئەدا نییە. مثلا کە تۆ ئەبی بە مۆزەف لە حکومەتە ئیتر تاو تۆ تەقاعودیەکەت مسۆگەرە تەقاعودیەکەت بە وەرەسە ئەمێنێتەوە بۆ مناڵەکانیشت. ئەمە هۆکارێکە هۆکاری یعنی نەبوونی ئیدارەیەکی بەقوت لە حکومەتە لە کردی گشتیە کە تۆزێک گاپەکە نزیک کاتەوە لە کردی تایبەتی. هۆکاری دووەم ئەوەیە کە مقارنەتەن بە کردی گشتی کاتە هۆکاری یەکەم ئەوەیە کە لۆدی ئیش لە کردی تایبەت بەرزترە بە مقارنەتەن بە کردی گشتی. هۆکاری دووەم ئەوەیە کە لە کردی گشتی وا زەمانات زۆرترە دەستەبەر زۆرترە. کردی تایبەت کۆمەڵێک کۆمپانیان نەبێت لە ڕاستیە کە پابندن بە تەواوەتی بە جێبەجێکردنی قانونی عەمەلی عێراقی کە ئەگەر جێبەجێ بکرێ بە مەزبوطی. ئێستا ئەمڕۆ زۆر پێم خۆش بوو ڕاستەوخۆ گەنجەکان داوایان لە بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیە کردووە جەختیانە خستەوە سەر مۆزوعی دەستەبەری کۆمەڵایەتی کە ئەگەر بەس حکومەت بەس ئەم فەقرەیە بە تەواوەتی جێبەجێ بکە گاپی ئەوەی کە لە کردی تایبەتە زەمانات نامێنێ حلە بێت. ئیتر ئەو مقارنەیە نامێنێ فەرقەکە نامێنێت لەوەی کە لە کردی تایبەت ئیش بکەم زەماناتم نامێنێت. لەبەرەوە تەسەورەکەم کۆمەڵێ فاکتەری زۆر بێ بەسەریەکەوە وا ئەکا کە یعنی مەسەن دافعت نییە تۆ لە کردی تایبەتە زۆر هیلاک بی. معاشەکان ئێستا وەکو ئەوسانین ئەوسا گاپێکی گەورە بوو معاشەکان زۆر زیاد مۆتیڤیشنێکی تەواو نییە. زۆر سپاس. ئەچمە لای کاک مەڕوان. کاک مەڕوان کاتێک کە باس لە هەڵی دامەزراندن ئەکەین لە هەرێمی کوردستانە کەلێنەکانی کارامایی چییە کە پێویستە کاندیدانی بێ ئەزمون زیاتر پەری پێ بدەن و ئیشی لەسەر بکەن بۆ بەدەستهێنانی کار؟ سەرەتا دەستخۆشی لە ڕوانگە دەکەم بۆ ئەو کۆربەندات هەروە دەستخۆشی لە گەنجەکان دەکەم کە ئەوڕۆ هاتوونە بۆ ئەوەی کێشەکان لەگەڵ ئێمە باسکەن و ئەماش حەلەچیان بۆ بینەوە. بەنسبەتی سکیل گاپ طبعاً زۆر لەگەڵ کۆمپانیەکان ئیشمان کردووە ئەمە وەکو جایزێت وەکو بەرنامەی PME لەگەڵ ئەو کۆمپانیا کە بڵێن هەلەی کارمان بڵاو کردەوە و گەنجەکان تەقدیمیان کردیە چونە مقابلە سەیرمان کردیە کە لە سەتا زیاتر لە 6 لە گەنجەکان ڕەفسیان وەرگتووە. پاشەوەی دیراسەمان کردی و فیدباکمان وەرگرتی لە کۆمپانیەکان و بڵێ ڕسێرچێکی بەسیطمان کردیە بۆمان دەرکەوت کە ئەو گاپانە بریتە لە یەکەم شت لەنگویج گاپ کە مەسائلی زمان. ئەو زمانانە کە لێرە ئەمە لە ڕاستیدا ئەگەر باسیکەین بازاری ئێمە پێویستی بە زمانی عەرەبیە بێجگە لە زمانی کوردی ئەکید زمانی عەرەبی و هەروەها زمانی ئینگلیزیە لەبەرەوەی مارکێتمان ئەوەیە خەڵکی بیانی هەیە و هەروە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان ئەوانەی بە عەرەبی قسان دەکەن. لۆیە پێویستە گەنجەکانمان بڵێن ئیش لەسەر خۆیان بکەن بۆ ئەوەی فێری ئەو زمانانە بن. من ناڵێم ئێستا بە نسبەت ئینگلیزی باسی ئەوەی ناکەم کە دەبی بە فلوێنتلی قسام بکەن بەبێ کێشە نەخێر بەڵام زۆربەی کۆمپانیەکان لە فیدباکیان ئەوها تیابوو کە دەبی بەلای کەمی بیسیک ئینگلیش بۆ ریپۆرتینگە خینەوەی ریپۆرتە نووسینەوەی ریپۆرتی بەسیط یاخود ئیمێل ئەکسچێنج. ئەوە بە نسبەتی لانگوجە. گاپی دووەمە کە زۆر دیارە و فیدباکی زۆری لەسەر بوو کە مەسائلی تەکنیکەل سکیلز واتە کۆمپیوتەر لەسەر مەسائلی بەکارهێنانی بۆ نمونە مایکرۆسۆفت ئەکسڵە هەروەها بەرنامەکانی کلاود سۆفتوێرە بەرنامەکانی CRM کە زۆر پێویستە گەنجەکانمان ئیش لەسەری بکەن و بخوێنەوە. بە تاکید ئێستا گەنجەکان دەڵێن ئەو بەرنامانە لە کاتی کۆلێژ ئەمە ئەو شتانەمان خوێندیە بەڵام
بڵێن اختلافك هەیە لە بینی ئەو ئاستەی کە فێر دەبن لە ناو کۆمپانیا عفوان لە یونیڤرسیتیەکان لە جامیعەکان لەگەڵ ئەو ئاستەی کە کۆمپانیەکانی داوا دەکەن بۆیە دەبی ئیش لەسەر خۆیان ئەم بکەن دەورا زۆر ئێستا خاستن لە پاشی مەسئلەی کۆرۆنا دروست بووە زۆربەی ترێنینگەکان بوونە ئۆنلاین گەنج دەتوانی لە ماڵی خۆی لە کاتی دانیشی لە ژووری خۆی لە زیاتی ئەوەی خۆی مەشغول کە بە شتێککە بتوانانی خۆی مەشغول کە بە ئەو ترێنینگانە بۆ ئەوی فێری زمان بی بۆ ئەوی فێری کۆمپیوتەر سکیلز بی إلى آخره. زۆر باس کرا لە سوفت سکیلز سوفت سکیلەکان طبعا زۆر گرنگیشن لە کاتی کارکردن لە کاتی تعاملکردنی موظفە کە تازە وەردەگیرێ لەگەڵ زەمیلەکانی لە کاتی ئیشکردن یاخود لەگەڵ کەستمەرە بۆیە ئەوەش گرنگە بۆ گەنجەکان ئیش لەسەری بکەن و ئەو گاپە فڵی بکەن بە دەوراتە یاخود بە بەشداریکردنیان لە سیمینارە لە ئاخریم. هەروەها زۆر فیدباکمان بۆ هاتووە لەسەر مەسائلی مەنیجمنت سکیلزە کە داوای گەنجێکیان کردیە بۆ ئەنتری لێڤڵە تەمان باز دەکەم لە بۆ مەسائلی کەستمەر سێرڤیس ئەو سکیلا زۆر کەمە لێرە لە کوردستان بۆیە من سیر دەکەم ئێستا حالیان لە زۆربەی کۆمپانیاوانەی دەورات پێشکەش دەکەن یاخود منەظەمات ڕێکخراوەکان ئەوانەیش دەوراتیان هەیە فری ئۆف چارژە ئەو گرنگی بەو بابەتە دەدەن بۆیە من هەست دەکەم ئەو وەبزانام ئەو گاپانە کە ئێستا باسم کردو ئەوانە زۆر گرنگن زۆر دووبارە بوونەوە و پێویستە گەنجەکانیش لەسەری بکەن. ئێوە دەست خۆش بێت بەڕاستی گرنگە کە تۆ باسیەوە ئەەکەی کەیەکێ ئەچێ بۆ ئەوەی کارێک بۆ مقابلەی کارێک ئەو کێشانەتان دۆزیوەتەوە کڕانەیە ڤیان خانیش هاوڕا بێت لەگەڵ یا ڕۆژانە خەڵک وەرەگرێ بۆ کۆمپانیاکەیان بەڵام ئێوە وەکو خۆتان ینی تریننگ بە گەنجان ئەڵێنەوە ینی ئێوە خاستەن بەسان پار لەوانەیە زۆر ئاسان بوو بێ کە بە شێوازێکی ئۆنلاین بە خۆبەخش هەندێک وەکو خول بکەنەوە بۆ گەنجان کە ئەوانیش بتوانن سوودمەند بن لەو هەموو خاڵی کە باست کرد ئیتر ئەوە چ لە زمانی ئینگلیزی بێ چ لە کۆمپیوتەر سکیلز بێ یاخۆت کەستمەر سێرڤیس بێ ئایا ئێوە هیچ پلانێکتان هەیە کە بتوانن شتێکی ئەوە ئەگەر نەتان کردبێ بیکەن و ئەگەر کردبێتیشتان ببوورە ئقبالیت لەسەری چەندێکە ئایا گەنجان فعلەن هەوڵ ئەدەن کە ئەو گاپانە ئەو بۆشاییانە لە خۆیانە کە ئەبینەوە هەوڵ ئەدەن ئیشی لەسەر بکەن؟ اوكي دەست خۆش طبعا بەتاکیدی لە 2019 تاکو ئێستا ئێمە لە پرۆگرامی خۆمان سنتەرێکمان کردوتە بە ناوی کەریەر سنتەر بە تعاون لەگەڵ وزارەتی کار و لەگەڵ هەروەها وزارەتی خوێندنەوە باڵا لەو کەریەر سنتەرە ئەمە کۆنێکشنمان هەبوو لەگەڵ کۆمپانیاکان بە نسبەتی ئەوەی کە بڵێن گەنجیان بۆ بنێرین بە ئەوی بدۆزنەوە بڵێن دامەزرێنین لەو کۆمپانیانە هەروەها لەسەر ئەو فیدباکانە کە وەردەگیرە لە کۆمپانیاکان کە پێویستیان بە چ ترێنینگێکی هەیە پێویستیان بە چ سکیڵێکی هەیە بۆ ئەوەی بتوانین ئەمە گەنجەکان ئیسیفادە بکەن ئەمەش ترێنینگیان بۆ بکەین. لە 2019 تاکو ئێستا ئەمە ترێنینگی جۆرە و جۆرمان کردەوە لە بۆ گەنجەکان ئەو کاتی فیس تو فیس بوو پێشی مەسئلەی کۆرۆنا پاشان پاشی مانجیسێ لە 2020 هەموو ترێنینگەکانمان کردمانە بە شێوەی ئۆنلاینە گەنجەکان دەیانتوانی تەقدیم بکەن فۆرمەکی پڕکەنەوە پاشان ئەمە ئەو فۆرمانە بڵێن سیرکەین و بکەین بۆ ئەوی بەشداری بکەن بەڵام شتی ملاحەزەمان کردەوە کە گەنجەکانمان بۆ نمونە تەلەفۆنی بۆ دەکەی کا بەخۆی بە ئارەزوی خۆی ئیش بڵێن ترێنینگەکەی تەقدیم کردەوە ترێنینگەکەش فری ئۆف چارجە لەگەڵ مامۆستا ئەمە بڵێن بۆکو جایزت لەگەڵ هەندێک کۆمپانیاوانە تعامل دەکەین کە شەهادەیان پێدرێت لە ئەو بەشدار بووانە بەڵام لە کاتی ترێنینگە ئەمە بۆنە 20 سلۆتماندانە دەبینی دەکەس بەشداری دەکا یان دەکەس بەشداری ناکە ئەوە زۆر شتێکی ئەمە پێمان ناخۆش بوو کە ئەتوو شادێکی ئینتەرناشنڵت پێ دەدرێ کە منەظەمەک هەیە کە بتوانانی خزمەت کار خاصێنیان کۆمپانیای خزمەت کە لەو سکیلانە کە هەست دەکە ئەتوو پێویستت پێە بۆ ئی بچێ ناو کارێکی بدۆزیەوە لە ناو کۆمپانیەکان ئینتەرناشنڵ بیان ناشنڵ بی. بەڵێ زۆر سپاس ئەچمە لای ستافخان بەڕێزت وەک کەسێکە کە کاری مرۆیی ئەکەی و لە دەستگایە کار ئەەکەی کە ئیشی مرۆیی زۆر ئەکەن
دڵنیام کە ژینگەی جیاواز زۆر ئەبینیت و لەوانەیە یەکێک لەو ژینگانەی کە ئێمە سۆزێلانەیە نەیبینین ئەوە بێ کە قەیرانی دارایی و چۆن هەندێک خێزان هەیە کە چەندێک بەڕاستی کاریگەرە بۆ قەیرانیانەی کە بەردەوام کوردستان تایاتێ ئەپەڕێ کە وا ئەکات هەندێک لە گەنجان بەداخەوە متمانیان بە خوێندن نەمێنێ واز لە خوێندن بێنن بۆ ئەوەی بەپەلە بچێت کارێ بدۆزێتەوە و یارمەتی خێزانەکەی بە ئایا بەڕێی بەڕێزت تا چەندێک ئەبێ کار بکرێ و ئەو کارە چۆن ئەبێ بکرێ کە گەنج متمانەی بە خوێندن هەبێ و متمانە و باوەڕبوونی بە خوێندن هەبێت و لە کاتێکە کە ئەبینین هەلی کاریش زۆر نییە و هەلی کار یەکێکە لەو کێشانەی کە بەردەوام باسەکرێ دەستان خۆش تەمان سوپاس بۆ ڕوانگە بۆ ڕەخسانی ئەم دەرفەتە کە بتوانین لێرە باس لە کۆمەڵک کێشە و گیر و گرفت بکەین و هەروە پێشنیاری چەند چارەسەرێک بکەین بە تەبیعی گەنجی ئێمە ئەگەر بین بە بەراورد لەگەر چەند وڵاتێک بۆ نمونە من کە پێشتر کارم لەسەر و بابەتان نەکردووە راپۆرتێک هەبوو لانی USAID و دوو ناوەندی ترەوە کرابوو کە لەسەر بابەتی خوێندن لە وڵاتان بە چ شێوازێکە ئاماژە بەوە دەدرێتن کە زیاتر لە 115 ملیۆن گەنج لە تەمەنی 14 ساڵی بۆ 24 ساڵی لە خوێندن دابراون هیچ ئەکسێسێکیان بۆ خوێندن نییە خۆشحاڵ یعنی خۆشبەختانە ئێمە لە کوردستان ئەو کێشەمان زۆر کەمە زبەیەکی زۆری گەنجی ئێمە هەموو خوێندنیان بۆ دابین کراوە لەلایەنی حکوومەت و خوێندنیان هەیە کێشەیەکی وانە بە هەمان کاتەگەر نەتوانن لە زانکۆ حکوومەکان بخوێن کۆمەڵێک زانکۆی ئەهلی هەن بەنسبەت خوێندن کە بکۆی کە پاڵپشتی یەکەمیانە زۆربەی منەظەمات زۆربەی ڕێکخراوەکان و لە هەتا لەلایەنە حکوومیەکانش لە ڕێکخراوەکانش کە داوات دەکرێت خوێندن یەکێکە لە پێوەرەکان بۆی بتوانانی وەربگیرێت بێجگەلەوەی کۆمەرێک سکیلی تری دەبێت بۆ خوێندن ئەساسێکی سەرەکیە کە دەبێت گەنجانی خۆمان لاوانی خۆمان بە هەموو شێوازێک پشتی پێبەستن بۆی بتوانن لە هەر دەرفەتێکی کاردا بەڵام لەگەڵ ئەوش تەنها خوێندن بەس نییە دەبێ هەمیشە لە دوو ئەوە بن کە کۆمەڵێک ئەزمونیان هەبێت لەوەش ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی هەوڵماندا کۆمەڵێک مەسەلەن هەلی خۆبەخشی ڕابگەێنین ئەگەر هەلی کارکردنیش نەبێت هەلی خۆبەخشی بێت بۆ ئەو گەنجانە بێت کە بە هیچ شێوەیەک ئەزمونیان نییە بتوانین بیان هینە پێشەوە کە کاتێک سیڤیەکانمان بۆ هاتوون تەمەشای دەکەین چێک دەکرێنەوە سیڤیەکان هیچ ئەزمونێکی تێدانێت وەکۆی تازە تەخەڕوجیان کردێت تازە دەرچووی کۆلێژەکانن پەیمانگاکانن یاخود لە 12 تەواویان کردێ و نەچوونە هیچ کۆلێژ و پەیمانگایەک کە چێک دەکرێنەوە دەبین هیچ ئەزمونێکیانێت دایانهێنین لە ناو ئیشەکانی خۆمان ئەو هەلی خۆبەخشیان پێدەدەین بۆی بتوانین لەلایەن ئێمەوە ئەزمونێک وەربگرن و پێم خۆشە ئاماژە بۆش دەم پێویست دەکات لەسەر گەنجان کە برەو بە تواناکانی خۆیان بدەن نەک تەنها لە خوێندن کۆمەڵێک ناوەندی ڕاهێنان هەیە کۆمەڵێک سنتەر هەیە بچن لەو شوێنانە دەورات ببینن بچن ڕاهێنانەکان ببینن بەڵام هەر ئەوە نییە تەنها شەهادەکە وەربگرن کە بەداخەوە ئێمە زۆر جار تووشی ئەو حاڵەتە بووینە کە سیڤیەکان دێن دەبینن کۆمەڵێک دەورات نووسرایە کۆمەڵێک ناوی پەیمانگان نووسرایە بەڵام کاتێک کە دێن کە تاقیکردنەوە دەکەن ئەو سکیلانیان بە تاوی تێدا بە دەرناکەوێت کە تەنها وەرگرتنی شەهادەکەیان تێدا مەبەست بووە با چوونیان پارە سەرفکردنەکانیان ئەگەر دەوراتەکان بە پارە بێ با تەنها بۆ وەرگرتنی ناوەکە نەبێت و تەنها لە سیڤیەکانیان ئاماژە پێ بدرێت بەڵکو ئەو سکیلانە زۆر پێویستە لە خۆیاندا ڕوو بداتەوە کە یعنی مەسەلەن دیار بێتن کەوانە ئەو دەورانیان وەرگرتیە بەڵێ دەستە خۆش بێ باسی کاری خۆبەخشی و کرد و یەکێک لە ئامادەبووان یەکێک لەو خانمە گەنجانە باسی ئەوەی کرد کە بەداخەوە کاری خۆبەخشی هەندێک کات بووە بە کاری چەوسانەوە ئەگەر بتانی زیاتر بۆمان باس بکەی ڕۆیای خۆت لەسەر کاری خۆبەخشی و تا چەندێک کاری خۆبەخشی گرنگە بۆ ئەوەی گەنجێک ئەزمونێ پیا بکە لەو دەستگانەی کە ئەچێ ئیشی تیا ئەکە و چاوی ئەکرێتەوە بۆ ژیانی کارکردن وەکو کاکردۆ باسی کرد کە دووەم قۆناغ لە دوایی خوێندن کارکردنە کە بتوانین لە ساڵە 2 ساڵی ئەوەڵات جارێ چاومان بکەینەوە بۆ کار بەداخەوە تا چەندێک ئەو قسەیە ڕاستە کە کاری خۆبەخشی بووە بە کارێکی ئستیغلالکردن و چەوسانەوەی گەنج
کاری خۆبەخشی خۆشبەختانە دەتوانم ئەوەش بڵێم ئێمە وەکو میلەتی کورد وەکو نەتەوەی کورد ئەزمونێکی زۆر کەلتورێکی زۆر دەوڵەمەندی کاری خۆبەخشیمان هەیە هەر لە قەدیمەوە هەر لە دێر زەمانەوە خەڵکی خۆمان لە نێوان خۆیان هاوکاری یەکتریان کردە کاری خۆبەخشیان کردە و بە هەموو شێوازێک هاوکاری یەکتریان کردە ئێستا کەمە دێن باسی ئیشی مؤسسی دەکەین باسی مؤسسات دەکەین زۆر پێویستە لە سەرگەنجان کاری خۆبەخشی بکەن چونکە من ئەگەر وەکو مثل لایەنێکی مرۆیی باز بکەم هەر کاتێک کە بەڕێوەبەرێکی سەرچاو مرۆیەکان کە دێت چێکی هەر سیڤێک دەکاتەوە کە ببینێت کەسێک ئامادە بێت بە خۆبەخشی کار بکات کارەکەی خۆی کاتەکەی خۆی توانا و قابلیەتی خۆی لە ئیشێک سرف بکات کە بە خۆبەخشی بێت خزمەتی کۆمەلگا بکات خزمەتی کۆمەڵک خەڵکیت کە بکات ئەوە بە ئەکیدی لۆی ئاسانترە کە کارەکەشی پێ ببەخشێت کە دەتوانێت بە هەمان شێوە و باشتریش بەرامبەر ئەوەی کە بڕێک موچە وەربگرێت کار بکات بۆیە باکیدی کاری خۆبەخشی زۆر گرنگە بێتگە لەوەشکەمە دەتوانین ئاماژە بۆ بدەین کە کاری خۆبەخشی وا دەکات کۆمەڵێک ئەزمون وەردەگرێت کە دواتر بتوانێت سوودی لێ ببینێت من دەتوانم لە ڕوانگەی خۆمەوە باز بکەم وەکو چەوسانەوە ناتوانم وەکو چەوسانەوە باسی بکەم بێگومان ئەو شوێنانێک کە هەر کەسێک بەکار دەخەن وەکو خۆبەخش پێویست دەکات شایستەیەکی داراییان بۆ دابین بکەن چونکە ئەو کەسە ڕاستە کاتەکەی خۆی دەبەخشێت تواناکانی خۆی دەبەخشێت بەڵام هەندێک پێداویستی هەیە بۆ نمونە هاتوچۆیەکەیتی بۆ نمونە خواردنیتی بۆ نمونە هەندێک شتە لە هەمان لە بەرامبەر ئەو کاتە پێویست دەکات شایستەیەکی دارایی پێ ببەخشێت نەک تەنها ئەو بێتن بچی ئیش بکاتن و دواتریشی چی بۆ سرف نەکرێت زۆر سپاس من ئەگەڕێمەوە لاتان دەربارەی ئەوەی کە پلانی 5 ساڵەی داهاتووی بەڕێستان چییە ئەگەر دەسەڵاتتان هەبێت یاخود چۆن بتوانن لەم 5 ساڵی داهاتووە یارمەتی گەنجان بن بۆ شایانەی کە باستان کرد هەر بەڕێزێکتان بەڵام پێش ئەوەی بێمەوە لای ئەو پرسیارە حەزەکەم پرسیاری ئامادوبووان وەربگرین بەڵام حەزەکەم لەم لاوە ئەمجارە لەم لای قاعەکەوە دەست پێ بکەین فەرموو مایک ئەگەر عەزێت نییە طبيعي لسبينەوە 12 پانێلیستی بەڕێزم دیت قسەیان کرد بەس یەکێک ئەنجامەکی نەدامن یەکێک دەرەنجامی ئەو کۆڕبەندەی ئەوڕۆی نەدامن کاکە ئەنگۆ لە ئەجێندایەکەی نووسیتان ساڵانە پێویستن بە 50,000 هەلیکارە ئەمن هەموو بە ئامۆژگاری دیت ڕاستی ئەمن 2019 مامۆستا عەبدولسەلام شایەدە پانێلیستی من بوو ئەن ئیڤێنتێکم کرد لەسەر هەلیکار و دەربارەی هەلیکار یەک لە پانێلیستەکانم دکتۆر عەبدولسەلام بوو ئەمن 2 سارە هاوار دەکەم یعنی خەمی وا دەخۆم کە دەبینم گەنجێکی سووری و خاوەن بزنسی خۆیتی و دوکانی دانایە و خەریکی کاسبیە کەچی برای من یعنی کەسەکی من شەوانە لەبەر پۆبجی و لەبەر تیکتۆکی ئەوە هیچ ئیشەکەی ناکە دەچیش لە کنەوی پارەی سەرف دەکا ئەوی دەکاتە خاوەن داهات بزەوت نێرگەلە ئەوە چی زۆ باش بوو نمونەکی زۆ باش بوو ستافخان قسەشی زۆ جوانی کە گوتی کاری خۆبەخشی ئەمن 4 ساڵە کاری خۆبەخشی دەکەم باوەڕ کە 2017 من دیت بە نەمدەتانی ئەو ماکێ بگرم نەمدەتان بیمەجێکی هەوڵدە شەرمن بوو لە 2017 دەست بە ئیش خۆبەخشی کرد چەندین هەلیکارم لۆ دەهات ئێستا هەلیکارێکی باشمەوەتی چەندین هەلیکارم دەهات یعنی وەکو بژاردە هەڵم دەبژارچیانی بکەم زۆر جارش لە سای ئیش خۆبەخشی لە ئیشێ دەردەکرام دەیانگۆ بڕۆ ئەوێن دەر مێ ئیشێ ئەمن لێرەوە بە گەنجەکان درێم نزانم هەمتان دەتان پڕی قسەیە بەس نەسیحەتێکی لە برای گچکەتی خۆتان وەگێرن کە تەخەڕوز دەکەن حتا ئەگەر 6 مانجیش بی بڕۆنە ناو دەستگای ناحکومیەکان ڕێکخراوە ناحکومیەکان ئیشی خۆبەخشی بکەن ئەوانەی ئەوڕۆکە لێرە دیتمان بەڕاستی وەزیرەکان ئەو قسانە هەمووی 30 سال پێشەستا بوو دەیانگۆ هەر بە جددی ئەو قسانە یعنی 26 بڕوانامە دابەش کردیم چ بکەم وەرە دەرەنجامی و هەریکارانم لە بینەوە کاکە زۆر سپاست ئەەکەم هەر پرسیارێکت هەیە بۆ هیچیان وەڵا پرسیار ئەوەی نا بەس لە پانێل یەکەمەوە قسان لە درم بۆ ئێستا گوتم با بکەم هەتا لە خەفەت ئەگەر من دەسەڵات بەم بە تۆ لە 5 ساڵی داهاتووە حەز ئەەکەی چی بکەیت 1 2 3 بۆی ڕوانگە ئیشی لەسەر بکە 5 ساڵ داهاتوو دکتۆر عەبدولسەلامەوەی بکە پرۆژەک بەرزیکەوە لە ئەنجومەنی وەزیران ئینشاڵڵا ئەو کۆڕبەندی ئەوڕۆ زۆ بچووکە مهم بوو بەڕاستی بیکە پرۆژەک سەدەی 21 بەرەو حکوومەتی دیجیتاڵی و ئەلکترۆنی دەڕوین سپایەک پیر و پەکەوتە لەو فەرمانگانەنە هەتا ئێستا نازانم مۆبایلێکی زیرەک بەکاربێن ئەم کوو بچم حکوومەتی ئەلکترۆنی دابنیم کە ئەو پیر و پەکەوتانە ناتانە بکەن کاکە گەنجە
وەزیری سامانە سروشتەکان ویستم بۆ پرسیارێکم زانم چەند خەریجی 2019 لەکنە هیچ چەند خەریجی 2016 لەکنە هیچ هەمووی جان نییە دەبرن ئەو ئێستا تۆ شەر کێشەکان ئەڵێیتەوە من ئامانجم ئەوێ لە تۆ یەک دوو سێم پێ بڵێ ئەوان بتوانن ئیشی ئامانج ئەوەیە ڕێژەی خانەنشینی کە تەمەنێکیان دیاری کردیە کەم بکەنەوە باشە ڕێژەی لە کەرتی تایبەتیش لە کەرتی تایبەتیشتی ڤیان خان ئەوانێک کە مهندسانی عارەب و سوورینە لە هەرێمی کوردستان نەک لە جنوب لە جنوب پێویستە تامی بەس لە هەرێمی کوردستان وەرن وەبەرهێنان لە گەنجی خۆمان بکەن وەبەرهێنان لە گەنجی دەرەوە مەکەن ئەو زانگۆنیتان باشە شەریکاتی کە زۆریان هێنە تۆ بۆ تەقدیم ناکەیت بۆ زەین من کاک دڵدار دانیشتووە ریجنەڵ دایرەکتەری زەینی کوردستانە سلێمانی هەولێر دهۆک عێراقین 100% عێراقی زەینی عێراق 1900 مۆزەفمان هەیە 32 کەسی ئینتەرنەشناڵە وایە کاک دڵدار دەستان خۆشبی بەس بەجددی ئەوە زۆ باشە واز ئەمن بەس تۆ بێ بۆ زەین ئینشاءڵڵا سێهەم ئەو ئەمەلانێ ڕۆژ بە ڕۆژ پرۆژەی سەکەنی زیاد دەکا هەلی کاری گەنجان کەم دەکا ڕێژەی بێکاری زیاد دەکا هاوکێشەشی زۆ سەیرە مەشروعە و مەشارع لە هەولێرێ زیاد دەکا ڕێژەی بێکاری لەگەروی زیاد دەکا سەبەبەکەی چییە گەنجی خۆمان ئیش پێ ناکەن گەنجی مەیان نازانانی زۆر عەتیکەنە کاکەمە و گەنجانەتان دیتێ وەڵڵاهی ئەو ئیڤێنتە گەنج ڕێکی خستیە ئەو ئیڤێنتانە چەند سارە هەموو گەنج ڕێکی دەخا ئەو گەنجانە نانە بکە لە تیکتۆک و لەسەر پۆبژینەوانە گەنج نینە وەرن ئەوانە گەنجن هەر یەکی یەک دنیا شتیان پێیە هەر یەکی یەک دنیا ئەکسپرینس و سکیلی بەقوەتیان هەیە شەرت شەهادە نییە خیبرە شەرتە دەستی هەموو لایەکی خۆشبی بەخێبێن هەر هەموو لایەکیش زۆر سپاس لەملا کەیتر حەزەکات پرسیار ئەگەر بەڕاستی پرسیار هەبێ سپاس هەمووتان بەخێر بێن تەوان ئەو پانێڵە دەرێ خۆ بەرەو پێشبردنی گەنجان بەڵام ئەو بە ڕێزانە دانیشتن گەنجەکانی مایان زیاتر ڕەشبین کرد لەبەر ئەوەی ئەوانە بەس دەڵێن گەنجەکە ئەو سکیڵەی هەبی ئەو سکیڵەی هەبی ئەو هابکە ئەدی چێ دەستی بگری ئەو سکیڵەی لۆ گەنجەکەی پیاکە جی ئایزێت ترینینگێکتان بۆ ئەکاتەوە دەزانم ئەمە کێشم خۆم نییە کێشم گەنجەکانە گەنجێک فریش گراجویتە یعنی کە بەخۆی ژیان دەڵێ ژیانی هەموو ئینسانەکی پاش خوێنی زانکۆ دەست پێ دەکە دێتە ناو هەڵایەک و فەوزایەکی دنیای کار داوای یەک دنیا سکیل و ئەزمموی لێ دەکە کە ئەو گەنجە جارێت تازە پێی دەنێن فرێش گراجویت ئێ باشە ئەتوو لە فرێش گراجویت کە مۆتیڤیشنی ئەو گەنجەی نەکەی گەنج ئێستا من ئەوە لێرانە نووسرایە نوێنەری لاوان یانە تو ئەو نوێنەر زۆر گەورەیە ئەمە پێشەوەی بێمە ئێرانە چەند ڕۆژەکە بەس نامە لە بۆ هاوڕێکانم ئەوی دەستم دەگاتێ دەڵم کاکە چتەیە تا لەو شوێنێ باسی کەم ئەم ئێستا نوێنەرم تو دەرفەتت نەبووە من هەیتم هەمووی دەڵێ ئەمن ڕەشبینم ڕەشبین ویمە ئەو بیانیانە لە جێمە ئیش دەکەن ئەمن ئیشم بەدەست ناکەوی لە خاچی خۆم لە وڵاتی خۆم ئیشم نییە ئێ باشە لۆ ئیشی نییە لەبەر ئەوەی داوای ئینگلیزی عەرەبی تورکی فەڕەنسی ئیتاڵی وەڵە سینی و کۆریش ئەو جارە دەرێ ئەزمون 5 ساڵ 10 ساڵ ئێ باشە ئەزمون 5 ساڵ 10 ساڵ بەچبینم ئەمە لە هەموو دنیاە شەریکەکان کۆمپانیاکان ینی ئەوی حەلی من نییە ئەوان دایانایە هەموو ئێستا لێرە شەریکاتی نەفتوا دەکا گەنجێکی دەینی 3 مانگ بە ئینتەرشیب وەری دەگری یان بە خۆبەخشیان پارەی کەمی دەداتێ بزانی ئایا ئەو گەنجەی تەدریب دەدا لە بۆ ئیشەکەی دەگونجێ یانە کە لەگەڵ ئیشەکەی گونجا شەریکاتی مە دەرێ من پارەی لێ سرف دەکەم پێی دەگەێنم بە جیم دێڵی شەریکاتی دنیاە هەمووی ئەوەی دیتەوە عەقدەشی لەگە دەکا وەکو نادیەکانی تۆپانی ئەوانە کە لاعیب مەسەلەن دێ ئەو لە کنی ناتانی بڕوە عەقدێکی یاساییە گەنجەکە ناتانی ئەو شەریکەی بەجی بێنێ مەسەلەن تا 5 ساڵ 6 ساڵ تەواو بەو شێوازێ ئەمن عەقدی لەگە گەنجەکەی دەکەم زۆر سپاس زۆر سپاس دەکەم حەزەکەم پێشەوەی بچینە لای یەکێکی تر بەڕێزێکی تر هەر لەسەر قسەکانی ئەو ڤیان خان چکە بەڕێز زۆر گرنگە کە ئایا هەستەکەی تەوەقعاتی کۆمپانیاکان زۆر بەرزترە لەوەی فرێش گراجوێتێک کە تەواو ئەبێت تەخەڕوج ئەکات ساڵێ 2 ساڵ ئەو ئەزمون لەکوێ بێنێ بۆی بێتە کۆمپانیاکەی بەڕێزت کار بکە
هەل لە سەرەتایی باسم کرد منە مایکەم زۆری زعاجمی کردووە هەل لە سەرەتایی باسم کرد 155 مێ بۆ 145 نێر بۆ 180 فرەش گراجویت بووە ئێمە خەریج وەرەگرین لە جامیعەوە دێ بۆ لای ئێمە یان پێش کۆرۆنا بەڕاستی ئینترنشپێ زۆر چاکمانە کرد بە 6 مانگ تەلەبە بوو دەستمان پێ کرد پۆلی دووە کارمەندانمان ئەنارد بۆ زانکۆکان بۆی پێیان بڵین چیمانەوێ نەک چیمانوێ بڕوا مەسرفکا و فەقیرە پارۆشت سەرفکان نە پێی ئەڵێم یعنی من تا تەخەڕوجم کرد شەرم مەکرد سەر بەرزەوەکەم نەمەوێرا قسە بکەم گەنجی ئێستا ماشەڵڵا نیگۆشیشن سکڵی هەیە کۆمیونیکیشن سکڵی هەیە هەمووی هەیە ئێمە شت داوا ناکەین بەعکسەوە دایم وتومانە بەس ئێوە دەست پێ بکەن هەیە بەداخەوە لاوان و گەنجێ فرەش گراجویت هەیە ئەڵێ من تاعین بم دوای 2 ساڵی تر پرۆمۆت مەکەی دوای ئەوە ئەوەکەی دەوامم ئەبێ ئۆفم وابێ ئەبێ ئەم شتانە نابێ ئەبێ دەست پێ بکەی بە هەموو شت نەک ڕازی بی لە شتی خراپمە بەستم با دەست پێ بکەین فئەگەن ئێمە نەماوتووە هیچ سکڵمان داوا نەکردووە خەریج نەیبێ کارمەندی زەینی عێراق وەزەینی کوردستان بەداتاوە دەرچووی کۆلیجی سەلاحەددینی حکومین پۆلیتەکنیکی حکومین جامیعەی ئەمریکی سلێمانین UKHN هەموویەتی من ئیستا ئەمڕۆ ئەناونسمەنتێکمەیە پێرێ دامگرتووە B2B و ئەگەن هیچ غەیری عێراقی وەرناگرین سلێمانی هەولێر دهۆک بە دایرەکتەرەکەمانەوە کوردین یان احتیمالە عێراقی بێ هەندێک سکڵمان ئەوێ عەرەبی لەبەر یەک هۆ ئەویش بەشداربووانمان کورد و عەرەبن یعنی ئەمڕۆ لە هەولێر وابزان نزیکی 2 ملیۆن عەرەبەژێ لەم شارە ئەبێ ئەوەی لەگەڵ بەشداربوو ئیشەکە چ فەیس تو فەیس چ ڕاژەی بەشداربووان ئەبێ عەرەبی بزانێ یەک شتی تر ڕاژەی بەشداربووان کە وەرە گیرێ مانگێ ترینینگی ئەدەینێ ئەی توزی دوای ئەوە لاپتۆپی ئەدەینێ لە ماڵەوە ئیشەکە ئەو شتەشمان هەیە زەین ڤیان خان ئینترنشپتان هەیە یعنی هەمە 2020 وەستا یعنی ئەیکەی دەست پێ ئەکەنەوە بۆ ئەوەی لێرەوە ئەم هاوڕێیانە بتوانن چاوەڕێ بن وەکو ئەمەلێک هەبێت ئەگەر لێرە و پێمان بڵێ ئەعلانیەکەین خۆمان بۆ زانکۆکان ئەلانی ئەەکەن بۆ زانکۆکانی ئەگەر وا بڕوا ئینشاڵڵا مانگی 10 زانکۆکان بگەڕێنەوە ئێمە لە مانگی سێوە دەسەکەین بە مخاتەبات طبعاً تا زانکۆی سەلاحەددین وەستابێت زیاتر مەقاعد بۆ ئەوانە بێ بەهۆی تەلەبەی زیاترە خۆمانە چین لای زانکۆکان داوا ئەەکەین ئینترڤیو ئەەکەین نەک لە بەرەوەی بڵێن ئێمە سکڵ ABC-مان ئەوێ DFA هەموویمانێنە بەس بۆی مەسەلەن ئەگەر 4 مەقعد بێت بیدەین بە 4 یەکەم ئەگەر کەسێک تەخەڕوجی کردی بێت چۆن بزانێت ئینترنشپتان هەیە بۆی ئەویش ئیستیفادە بکە ئینترنشپەکە ئەبێ ئێمە کە ئەعلانێکەین مانگی 9 ئەچین لای جامیعەکان خۆی ئەسڵەن کە تەخەڕوجەکە دێ بۆ لامان یعنی ئێمە ئینترنشپەکە مانگی 6 دەست پێکەین بۆ مانگی 12 تەلەبەکە تەخەڕوجەکە دێ لای ئێمە 6 لەوە 135 وەرەگیرێ لە زەین مەبەستم ساڵە 2 ساڵ تەخەڕوجی کردبێ ئەوانەی گاپێکیان هەیە لەگەڵ جامیعەیە پەیوەندیان زۆر نەماوە ئەویان ئینترنشپ نابێ ئەویان پرۆگرامێترە بێ ئێمە هین هەلی کارمان نییە داینەگرین لە لینکدین و زەین بە کوردی نیمانە یعنی سایقش بێ ئەلانەکەین بەسیترین وەزیفە بێ ئەلانەکەین ئەوە دیعاە بۆ زەین فەڵۆ زەین لەسەر فەیسبوک بە کوردی و لینکدین هەموو وەزیفە بۆ ئەوەی ئەسڵەن تەخەڕوجەکە 2 ساڵ با لەوێ تەقدیم بکە دەستخۆش کا کوردۆ ئەو ملاحەزەی ئەو گەنجە بەشێکی زۆر زۆری تەواو ڕاستە ئێمە ئەم بەڕێزانەی کە لێرەین زۆربەی نوێنەری کۆمپانیایەکەکەین کە بەلایەنی کەمەوە کۆمپانیایەکی دامەزراوی عریقە لە ناو بازارە بەڵام ئەم کۆمپانیانەی کە دامەزراون بۆ بەشی بۆ نە بەشێکی تایبەتیان هەیە وەکو بەشی سەرچاوەمرۆیەکان کە بەشی سەرچاوەمرۆیەکان ئەم شتانە ڕێکەخا کە سەڤیان خان باسیەکە کەمینەن ڕاستە لە خاوەنکارە کەرتە تایبەتەکان زۆرینەی خاوەنکاری کەرتی تایبەت کۆمپانیان ناوەندیە و بچووکەکانن کۆمپانیاکانن کە بە شێوازێکی دامەزراوی ئیش ناکەن فعلەن لەو شوێنانەیە کە کۆمپانیاکە شێوازێکی سیستەماتیک و دامەزراوی ئیش ناکە معیاری وەرگرتن جیاوازە ئێستا لەو راپۆرتەی ڕوانگە کە ئەم بەیانیە باسکرا بینیتان زۆربەی زۆری ڕێگاکانی گەشتن بە ئیشکردن لە کەرتی تایبەتە نیپۆتیزمە
ڕێگای ناسیاویە شەر نییە خزمایەتی خراپ یعنی شەر نیە دایمەن سلبی بێ بەڵام لە ئاکارێکی مەزبوطەوە ناڕات لەبەرەوە کە ئەگەر لەم کۆڕبەندەیە پەیاممان هەبێ یان داواکاری ڕکۆمەندیشن هەبێ بۆ کەرتی تایبەت حەقە یەک دانە لەوانە بکەین بە تکایە هەوڵ ببن بە دامەزراوی چکە ئەوان بوون بە دامەزراوی خۆیان گەشاکەن کە گەشیان کرد هەلی کار زیاد ئەبێ هیچ دامەزراوەیەک ئەگەر ئەجارێکی مەزبوطی هەبێ بە شازێکی مؤسسەسی ئیش بکە بۆ ئیشێک داوای سکیڵێک ناکات لە گەنج کە نیەتی و دەرگاشی کراوەیە بۆ گەنجی تازە پێگەشتو لەبەرەوە ئەگەر یعنی بۆی واقعی بین پەیاممان هەبێ بۆ کەرتی تایبەت بەعام فعلا یەکی لە شتەکانەوەی کە ئەبێ هەمویان هەوڵ بن خۆیان بە دامەزراوەی بوون کاتە لە قسەکانی بەڕێستە و لە قسەکانی ڤیانخانەوە کە ئەو باسی زەینی کرد بەڵام ئەتوانین تەعمیمی بکەین بۆ کۆمپانیاکان ئەتوانین بڵێن وەکو ڕوانگە وەکو ئاکشن پۆینتێک ئەوە بێت کە جێگایەکی معنی وەبسایتێکی معنی هەبێ هەرچی هەلی کار هەیە بچێتە ئێوە بۆ ئەوی خەڵک تەقدیم بکە لەوانەیە دانەیە دوان هەبێت لێرە نایکەین بە ڕێکلام ناوی هیچ جێگایەک نایەنین بەڵام بۆ ڕێکخراوەکان عادەتەن یەک دوانێک هەیە یەک دوو وبسایت هەیە کە هەر کەسێ بێ ئیشی ڕێکخراو بکات ئەچێت لەوێ سەیری پۆزیشنەکان ئەکات کەیتر لە سلێمانیە لە هەولێرە لە دوهۆکە لە هەڵەبجێ لە هەر جێگایەک بێ بۆیە تەسەوور ئەەکەم وبسایتێکی ئاوها بکرێتەوە کە هەرچی کۆمپانیاکانە تایە ڤاکەنسیەکانیان تیادا بنێن وەکو بەڕێز باسی کرد تەنانەت سایقیش بێت تیادای بنەی کە تۆ ئەو فرسەتە بێ بە هەموو گەنجێک بتوانێت تەقدیم بکە ئەوە کارێکی زۆر باشە بێت جایزەتیش ئەتوانێت ڕاهێنانمان بۆ بکە دەربارەی سکیلەکانی گەنجان دەربارەی CV کە زۆر بەڕاستیەکێکە لە مۆزوع ئەگرنگەکان کە ئەتوانین ئیشی تیا بکەین ئەوە چەند کێشەیەکمان چارەسەر کرد کێشەی تر یەک ملاحظە ئەگەر جهاتی حکومی معنی لێرە بمانایە بەس لە دەرەوە مثلا حکوومەت چۆن ئەگەر بیستی بێتان لە ئەخبارە ئەڵێ ئەم مانگە 42,000 هەلی کارمان ئەخەینە بازارەوە یعنی پێش ئەوە کە پۆزیشنەکە هەبێ ئەیزانن چکە ئالێتێکی معەن هەیە کە هەموو کۆمپانیایەک ملزەمە بە پلاتفۆرمێک ڕێگایەک هەیە کە ئەبێ تەواصل بکە لەگەڵ حکوومەتە ئیلتیزاماتی مؤسساتی بوونی خۆیەتی بەرامبەر بە حکوومەت کە ئەبێ بڵێ مانگی مثلا نۆی 2021 من ئەم سێ هەلیکارم هەیە بەوەش بەردەوام حکوومەت ئاگادارە کە حەجمی بازاری هەلیکار گەورە ئەبێ بچووکە ئەبێتەوە تەقەشوفی تێکێ تەزەخمی تێکێ بەس لێرە یعنی ناڵم یەک کەس نییە ئەبێ هەموو لایەنەکان پێکەوە بەڕاستی کۆربەند بۆ ئەو باشە کە هەموو لایەکان بێنی بێکەوە بگەنە حەلێکی واقعی زۆر سپاس پرسیاریکە فەرموو یەک دەقا باشە پرسیارەکەم دوای با بچێتە لایەوە خۆماکەکە لای منە جیاوازی توێ من یەک شت لەسەر خۆبەخشی باسەکەم من لە 2015 و 16 و 17 هەرسێکی خۆبەخشم لە تەواڕی کەلار فریاکەوتنی شەید هەژار ستۆرێکی زۆر خۆشە بوو 3 ساڵ خۆبەخش بووین بە بڕیاری وەزیر فاسەلۆ برنجەکەیان بڕین وتیانتر نابێ خۆبەخش فاسەلۆ برنج لە نەخۆشخانە بخوا بە مەرجێک داوامەکەشمان 24 کاتژمێر بوو یعنی بێ خۆبەخش فاسەلۆ برنجی نەخۆشخانە نەخوات جا لەوە خۆشتر خۆبەخشیان هەر ڕاگرت ئەوە باسی ئەوەکە کە گەنج خۆبەخش بێ خۆبەخشیان ڕاگرت کچێک هەبوو ئەم ناسی واستەی هەبوو واستەی کردبوو بۆ ئەوی بە خۆبەخشی وەربگیرێت وەڵا خۆشبەختانە وەریانگرت لە قازانی یاپرا خێنا بۆ جەماعەت لەبەرەی بە خۆبەخشی وەرگیراوە یعنی مشکیلە ئەوە نییە تۆ خۆبەخشەکە مشکیلەوە نییە خۆبەخشی کە نییە کە ڕۆی بۆ خۆبەخشش ئێ باشە ئەوەی من دوای 3 ساڵ خۆبەخشیم کرد یعنی خەڵک ئەڵێ مەسەن ئەزمون ئەوە بڕۆ ئەوە بکە ئێ دوای 3 ساڵ کردم دوایەوە چی یعنی سەیدەڵەیەک کە مەسەن من پەرستاریم تاوا کردووە سەیدەڵەیەک ئێواران ئەڵێ بە 250,000 هیچ ڕۆژێکت ئۆف نییە جگە لە جمعان هەموو ڕۆژێک لەوێبی بە 250,000 یعنی 250,000 ئەحمەد جوڵات لەبی دە بەدەست مناڵێک وەری ناگرێت 250,000 کە تۆ ناتوانانی هیچ ئیشێکی تریش بکەیت لەبەرەوەی لە کاتژمێرێکی نیوەڕۆوە ئەبێ لەوێبی هەتا 6 ئێوارە تا 7 ئێوارە مەسەلەی خۆبەخشی ئەوە نییە کە گەنج نایکا تۆ خۆبەخشیەکەی پلانی دوای خۆبەخشیەکە نییە خۆ ئێستا من ئەزمونم هەیە زمانە زانم نازان ئێستا ئیشم هەیە باسی ئێستا ناکەم باسی پێشووترەکە هەموو ئەوانەیشم بوو دەرفەتی کارم نەبوو من دووبارە قسەم کردوتەوە سپاس ئێستا زۆر سپاس ئەو برادەری ئێرە عەفو ئەو برادەری ئەوێ پێشتر ئەگەر عەزێت نییە سڵاو دەست خۆش بۆ ڕەوانگە بۆ ڕێخستنەوە بێ پەنەڵێ
پرسیارا منە ئەوەیە gelek car genç گڵایی لەوە دەکەن بۆچی ڕێکخراوەکان ئەو کاتای پۆستێک بەڵاو دەکەن یەکێک وەردەگرین پاش پۆست بەڵاو دەکەن پرسیاریم بۆ هەر چوار بەڕێزانەیە سوپاس زۆر سپاس فەرمون من بە کورتی جوابت بەمەوە ئەو گەندەڵی پێوترێ طبعا نەخۆشی نیپۆتزم ئەوەی کە خزمێنەی پێوترێ نەخۆشیێکی جیهانیە کەلیمەیەک هەیە حتا لە ئەمریکاش بەکارێنرێ پێوترێ نیپۆتزم یعنی گەندەڵی ئەوەی کە جەنابەت باست کرد واستە ئەوە ئێمەش لی بەبەش نین بەس مع الأسف لێرە زۆرە بۆ لێرە زۆرە لەبەرەوەی کە عەرزی ئیش زۆر کەمترە لە تەڵەب یعنی تەڵەب ئەوەندە زۆرە هەر کەسێ و لەو شوێنە کە ئیشەکات کەسانێکی زۆر ئەناسەیە کە پێویستیان بە هەلی کار هەیە پێویستیان بە فرسەتێکی عمل هەیە وەکو جۆرێ لە چاکە و پیاوەتی سێرێکە هەستەکەم بەڵام لە ڕاستیە یەکەم زەرەرمەند دامەزراوەکە خۆیەتی ئەو کۆمپانیایە ئەو ڕێکخراوە خۆیەتی بەڵام ئەوەی نایبینن لەو کاتە سڵاو ڕێز ئەس ئەحمەدم شدووکێ من پرسیارەکە بۆ سەر هەنار تە بەحسی کاری خوبەخشیە کرد ئەسێکش وان گەنجامە من کاری خوبەخشیە کرد پشتی من پەیماگە من دماهێکینا ئەم چوینەت کارێت بازرگاری مە تشتێکی دی جێواز دیت شوێ خواندنە ئەوە مە ژیانە خۆ پێ تێدا بری vêca من وەک کاری خوبەخشی من gelek ڕێکخراوام کرد من زانی ئەف کارە پێدوی هەندێ بیت کو ئەشێم بخۆ دەلیڤەکە کاری بدەست خۆ ببینم الحەمدلله وەکی بێژن ئەشیام کارێکی بدەست خۆ ببینم وەک کاری خوبەخشی ئەو بووم بۆ سیڤیەک کو کاری من قوی کرد وەک مارکتینگ ئەس نوکەژی ئەس کاری خود کەم الحەمدلله سەر بەس من دوی ئەس بێژمە هەمی گەنجا مە ئاریشەک تنیا هەی سیستمی خواندن نبس الهرم کردستانی العراقی گشتی بدوی آپدیتیه داکو هر 25 ساله هنده کار جهان دا نامینن و بدوی افکاره دیف سیستم نوی بیت وکیل بجن کرونا وقتی هاتی سیستم آنلاین هات وجود دا و من جی پروژه هبو سر بلاف کردن دلیون کاری آنلاین بلام پشتوانی نینه بوگنجا داکو بشین اوان دلیوت کاری بلاف بکن و پتر شن گنجی دست خوب بینن وان کارا دست خوش ستام خان نازم دنکه بله همون کات باز و دکره که هلی کار هی و واسطه هی او شتانه هی من دمی وشتک با گنجام بلم من وک خوم که وکو گنجک که بدایتی توم تقدیمی ایشم کردوا همو گنجک اویل پیشا که دبیت برهم هنان یا خود بلین و برهنان لخوی دابکه لخودی خوی و برهنان لزور شد دکره یک لوانه لخودی خوتا گنج پیویز دکاتن بتی بدوای زانیاری نوی دابگرد استبانو منا لماویک بردستا لدید و وقت اللي دیدارێک هەبوو لەگەڵ بەڕێوەبەری جێبەجێکاری سیسکۆ تەکنۆلۆژیای سیسکۆ لێیان پرسی باشترین وانەکە لە ژیانت فێربووی لە هەڵەیەکەوە فێربووی ئەو هەڵەیە چ بوو کە کردت گوتی من لە سەرەتای ژیانی خۆمدا کە بە دوای کاردا دەگەڕم هەمیشە گلەی ئەوم هەبوو ئەو ئیشە لە بوارەکەی مندانە لە خوێندنەکەی مندانە من ئەو خوێندنەم تەواو نەکردو من شارەزایم لەو بوارەدانە دواتر کە گەڕامەوە بۆ ئەو ڕابردووە کە دەبینم من هەڵم کردووە من چەندین هەلم لە دەست خۆم داوە دواتر ئێستا کە دێم خەڵک نەسیحەت دەکەم یاخود کە دێم لەگەڵ خەڵکی تر قسە دەکەم لەگەڵ گەنجان قسە دەکەم هەمیشە پێیان دەڵم فێر بن خێرا فێر بن خێرا بە دوای زانیاری دابگەڕن لەبەرەوە یەک لە خەسڵەتەکانی کەسی سەرکردە کەسی سەرکەوتووە کە فێر ببێت هەر لەگەڵ ئەوەشدا لە ساڵی 2010 توێژینەوەیەک لە ئەمریکا کرا لە بۆ ئەو گەنجانەی کە ئایا چەند کاریان کردووە نەک بە گەنج یعنی بە عام توێژینەوەکە کرا ئەوانەی کە تارگێت کرابوون تەمەنیان لە 18 ساڵی بۆ 64 ساڵی بوو کە ئایا بزانن بە معدلی چەند ئیشیان گۆڕیوە ئەو کەسانێک کە توێژینەوەکەیان لەسەرکرا بە معدلی 11 ئیشیان گۆڕی بوو یعنی ئێستا من نابێ هەر لە دوو ئەوە بگەڕین من دەبێت لە بوارەکەی خۆمدا ئیش بکەم من کە مەسەلەن بۆ نمونە بازرگانیم تەواوکرد ئیلە دەبی لە بازرگانی ئیش بکەم من لە گەشتیاریم خوێندووە ئیلە دەبی لەو ئیش بکەم نەخێر ئەو چەمکەی لە 2002 چەمکی پەیژەر کۆتایی پێهاتێ ئێستا چەمکێکتر بەکاردەهێنرێت لە ناو منەزەمات کە پێی دەگوترێت جمناستیک دارستان ئەوە هەلی زیاتر بە من دەدات من وەکو گەنجێک وەکو گەنجانە بتوانم سەرکەوتن بەدەست بێن بە چەند بوارێکی جیادا بۆ نمونە من
پسپۆڕیەکەم زانکۆیەکە بەڵام کە دێم کار دەکەم دەچم لە ئەوە کۆ دەکەم و ئەزمون کۆ دەکەمەوە ئێمە نابێ هەر چاوەڕی ئەوە بین کەسێک هەبێ بێدەستمان بگرێت با من خۆم دەستی خۆم بگرم با سیستەم و لایفستایلی ژیانی خۆم بگۆڕم لە جیاتیەوەی بەیانیان سعات 12 نیوەڕۆ هەستم 6 هەڵدەستم بەپێی هەموو ئەوەکان بەپێی هەر هەموو لێکۆڵینەوەکان ئاماژە بەوە درێت کە چەند زووتر هەڵبستی توانای فێربوونت زیاترە چەند زووتر بنوی مێشک زیاتر ئیسراحەت دەکات توانای خەزمکردنی شتەکانی زیاترە گەنجی ئێمە ناڵێم هەمووی بەشێکی وا فێر بووە کە شەوان تاوەکو بەیانی ناخەوێت خەریکی پۆبجیە و خەریکی سۆشیال میدیا ناڵێم سۆشیال میدیا بەکار نهێنن ئێمە هەمومان بەکاری دێنن بەڵام دەتوانن سنوورداری کەن بەشێک لەو کاتە تەرخان بکەن لە بۆ ئەو خولانە لە بۆ ئەو ڕاهێنانە کە بەڕاستی بەدەیان ئەگەر بەس سێرچەکی ئینتەرنێت بکەن بەدەیان ناوەند هەیە کە ئۆنلاین خولەکان دەڵێن و هەر هەمووشی فریە ینی بەبێ ئەوەیە بەبێ پارە دەتوانن خول ببێن بۆیە پێویستە لەسەر گەنجی خۆما چاوەڕێی کەس نەکاتن کە بێ دەستی بگرێت خۆی دەستی خۆی بگرێت خۆی مۆتیڤیتی خۆی بکات پاڵپشت و هاندەری خۆی بیتن بێت لەسەر خۆی ئیش بکات ئێمە گەنجمان هێستا بۆ نمونە و کاکەیە کە هات و قسەی کرد یەکسەر وای کرد خاوەن کار بە دوای دابستن پێی بڵێت وەرە من ئیشت پێ دەدەم گەنجی ئێمە دەبێت لەمە دواوا بیتن هەر چاوەڕێ نەکاتن بڵێ وەڵڵاهی من بەوەندا ئەزمونەی هەیتم یاخود ئەو ئەزمونەشم نیە یاخود ئەو شتش نازانم کار دەبێت لە بۆ من دابین بکرێن بەخۆی دەبی وا بکاتن بەدەیان نمونەی زیندومان هەیە من لە شوێنی کارەکەم ئەو نمونە زیندوم هەبووە کە چاوپێکەوتنمان لەگەڵ خەڵکە کردیا ئێمە سێ کەس بووینە کە چاوپێکەوتن مەکرێت هەر سێکمان داوامان کردیا ینی دەبێت گەنج ئەوەندە احتیمام بەخۆی بدە وا بکە خاوەن کارەکە بە دوایدا بگەڕێتن دەست خۆش بێ دوو پرسیاریکە وەرەگرم ئەگەر بەڵێ زۆر سپاس وەڵام من هەر لە سەرەتەوە پرسیارمە بوو لە پانێلی یەکێم تا دووەم لە سوورانی شەواتم ئەو پلاتفۆرمەی کە کوردو باسی کرد من بەشێ بوو لە پرۆژەی کە تەقدیمی ڕەوانگەمان کرد چکە هەریەکێکمان بە پرۆژەیەکەوە هاتوون هیوادارم ئەگەر بەس ئەو پرۆژانە خڕ بکەنەوە ئیشی لەسەر بکەم باوەڕکە هەلی کار بێکاری کەمەکرێتەوە بۆ ئەو پلاتفۆرمە پرۆژەکەم حازرە ئەگەر کاب کوردو یان بەڕێزێکی دیکە بتوانێت ئیشی لەسەر بکەن من ئامادەم پرۆپۆزەلەکە بەتەواوی بۆیان بنێرم ئیش لەسەر بکەم بۆ دیانخانیش بەو پێ سۆران زانکۆیەکی هەیە تەڵەبووی نمونەی و زۆر ئازبازی تێدا هیوادارم ئینتەرشیپەکان تا سوورانیش بگرێتەوە بۆ پێی کە کەسانی لێ هاتوومان هەیە جگەلەوەش کە چۆن بێکاری بناسین ئایا بێکاریمان هەیە چ جوورێکە ئێستا گەنج هەیە لەوانە ئەزمونێکی زۆری هەبێ ینی بەستە لەوانێ زمان دەزانێت ئایا چون هانی ئەو گەنجە بێت کە لە ڕووی زمانەوە یا لە ڕووی ئەو بەهرانەی کە پێویستە ئیشی لەسەر بکات زۆر سپاس هیمل لە پرسیار ناچێت زیاتر لە دۆڵمە دەچێت چکە لە سەرەتەوە هەر هەوڵمدا پرسیارکەم مەجان نەبوو من مەهدی فەرەجم تیبینیەک یان پێشنیازێک بۆ ڕوانگە پێم باشە لە کۆڕبەندی داهاتوو یان لەمە دوو نوێنەر لە مەکتەبی سیاسی پارتی و یەکێتیشیان داوت کردبە چکە بەڕاستی ئەوان کادرێکی زۆریان هەیە پارەیەکی زەبەلاح وەرەگرن لە کاتێکدا گەنجش نین یا دەتوانم بڵم زۆر پرۆدەکتیڤ نین ئەوە یەک دووەمیشیان سەبارەت بە کاری کۆبەخشی بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە بەکەم دەبینرێ من خۆبەخش بووم لە زانکۆی دۆک تازە خوێندو بشم بە کەرلیۆز و دوولۆمێکی بەرزیشم بە بوو دەمتوانی ئیشش بکەم دووسێژە دایکم پێی دەوتم مەهدی شێت بووە خەڵک بۆ پارە ئیشەکە پاری هەیە ژنی هەیە مناڵی هەیە مەهدی هێشتا دەڵێ وەڵا خۆبەخشی خۆشە فێرە بم بەس پەشیمانیش نیم 3 ساڵ خۆبەخشیم کردووە بۆیە ئێستش لێرە قساکەم دووەمیان ڕووی دەمم لە گەنجەکان دەکەم هەرچەندە خۆزگە زیاتر لەوانی پێشووتر مەجالان دەبا پرسیارم کرد بە بەڕاستی دەبێت ئێمە خۆمان دۆزینەوە مەهارات و توانەکانمان پێش بخەین ڕێگا زۆر بووە کە پێشی بخەین پێویست بۆ و گلەییە ناکە ئەم برادرە قسەی زۆر جوان بوو وتی پێش 30 ساڵە وەڵا هی پێش ئینتیفازەشە هی زمانی مەلیشی عێراقە و قسانە هەمووی دووبارەیە بۆیە دەبێت حاشا درۆزن نەبین لەگەڵ خۆمان گەنج خۆی بدۆزێتەوە هەوڵی خۆی بدا هەرچی لە توانایدایە بکە من دڵیام گاپەکەی خۆی دەدۆزێتەوە و سەرکەوتوو دەبێت بەڵام ئەگەر دانیشت وتی وەڵا پارتی نایکە وەڵا حکومەت نایکە وەزارەتی ڕۆشنبیری نایکە کۆمپانی فلان نایکە بەخوا ئەوە یەکەم جار زەرەری لە خۆیدا اینجا لە نیشتیمانیشدای من پرسیارم بۆ وەزارەتی خوێندنی وەڵا بەس بەداخەوە نەما لێرە ئەگەر ئێستا ئەم کۆڕبەندە ئەکتێک یان هەنگاوێکی هەڵە بێ بۆ نمونە تا فیدباکەکەی کۆنسیکوێنسەکەی هەمووی بە هەڵەی دەچێت من زۆر عەجیبم مابوو ئاوا بە مرتەحی دانیشت بوو پرسیاری ئەوەی دەکردی وت ئێمە ناتوانین پلاندا بنین هێشتا نانتوانی وا بکەن کە قوتابی بەخۆی بەشێل بژێرێ بەخۆی حەزی لێبێ ئەگە بە حەزی من نەبوایە فۆرمم پڕ نەدەکردەوە و نەدەهاتمەوە ئێرەش و قسەشم نەدەکرد
چۆن خەڵک دەچێتە بەشی پزیشکی وەڵا لەبەر خاتری ئامۆزاکەم چکە کچی ئامۆزام چووە یان چۆتە بەشێکی دیکە بە حەزی خۆی نەبووە چونکە چاولێکەری بووە یان زختی ماڵەوە بووە ئەوە هەمووی کۆنسیکوێنسەکەی زۆر زۆر خراپ دەبێت بەسەر کۆمەلگا بۆیە من دەڵێم گەنجەکان هەوڵی جدی خۆتان بدەن بەخوا مەنەسەشمان نەدەنێ مەنەسان لێ وەردەگرین مەنەسەشمان نەدەنێ لێتان وەردەگرینەوە جا مەجالمان بدەن بەڵام توخوا بە ئێمە شندا حاشا حیلە یان درۆ لەگەڵ خۆمان نەکەین هەموو شتێ ئاسان بووە من خەڵکی ناحیەیەکەم دەشێت مادەی 140 نەک حکومەتی سنترال گەڤەرمنت حسابی بووەکان نە حکومەتی هەرێم جارجە چاوی لێ دەگەڵە کاک نێچیروان بەرزانی بە خێری خۆی کردنی بە ناحیە دوای شەڕی داعشەوەی ڕیان نەکرد بوو شەڕی داعشیان کرد بوو بەڵام سوپاس بۆ خوا ئێستا لە باشترین زانکۆی جیهانە خوێنم سکۆلەرشیپ هەموو خوێندنەکانم سکۆلەرشیپ بووە زیاتر لە 35 وڵات گەڕاوم هەمووی پرۆگرامی فەندم هەروگرتووە چاوەڕێی هیچ جهتێکم نەکرد خۆم هەوڵمدا و کۆڵم نەدا و بۆشی چوومە ئێستا هەوڵی زمانی دیکەش دەدەم نابێ گەنجەکان حیلە لە خۆمان بکەین بەڵام بەجددی ئێوەش دەبێ هەندێک هەست بە گوناه بکەن تایبەتەوانی لە پشت مۆیانەوانی ئەو دەنگە دەبیستیان ئەو ڤیدیۆ دەبینن تخوا زەمیرتان مرتەحکەن ئەم گەنجانە هەموو خەڵکێ لە هەولێر و دۆک و سلێمانی نییە خۆبەخشی بکە کاکە خەڵکێ لە قەزا و نەحیەکانە کۆمپانی لێ نییە شەقامەکەی هێشتا قیرتاون ئەسفەلت نەکراوە لەکوێ خۆبەخشی بکە کابراخ لە خێزانێکی هەژاریان لە ژێر هەژاریان محتاجە ئەسڵەن پاری پێویستە چی خۆبەخشی بکە پێم ناڵێ یان دەبینێ کابرا جی کلاسێکشی دەبنە و یان ئەو تەکنۆلۆژیە وای لێ کردو یەکسەر لەگەڵ هاوڕێشی ئەمریکی یان ئەوروپی بژی پێ دەڵێ خۆبەخشی چی کابرا 250 دینار گرفانی نییە بۆیە بە جدی دەبێ خەمێکی جدی لەم گەنجانە بخوردرێ ئەگەر ئاوا بە سەقەتی و بە شەلەلی بڕوە بەخوا کۆمەڵگەیەکی ئفلیج دروستە بێ یان زۆر زۆر خەتەرترە ینی حەز دەکەم ئاکت بێ حەز ناکەم بەس گوتار بێ بەڵام توخوا بینی خۆمان بێت واز لەمانە بێنن بە خۆشمان هەوڵی جدی بدەین زۆر سپاس دەستی خۆش بێ زۆر سپاس پۆینتی زۆر جوانی وت ئەگەڕێمە وڵات ئێستا بەڵام گرنگە بەلامەوە ڤیان خان ئێوە وەکو خۆتان من نامەوێت تەرکیزی پانەڵەکەمان لەسەر کۆمپانیای بەڕێزت بێت بەڵام حەزەکەم بزانم کە ڕاست ئەکات ینی تا چەندێک ناوچەکانی تر تەرکیزیان لەسرە بۆ شێوازی ڤەڵەنتیری بۆ شێوازی ئینترنشپ ئەم پرسیارم بۆ ستافخانیشە بۆ بەڕێز کاک مەڕوانیشە لەبەرەوەی ئەو قسانەی و بەڕێزە کردی بەڕاستی زۆر گرنگن و هەستەکەم یەکێکە لەو جۆرە پرسیارانەی کە لەوانەیە ئێمە بیرمان چوو بێت باسی بکەین خۆبەخشی نابێ بکرێ یعنی من وەکو ڤیان جگە لە زەین لەبەرەوەی اختصاصی بە شەمرۆیەکانم بۆ خۆبەخشی نابێ بکرێ چکە من ئەمڕۆ خۆبەخشیەکەم دە کەسەیەنم پێڵێم وەرە ئیشکە و بڕۆ وەرە و هیچی نادەمێ دوای 3-4 مانگ هێتکاونتەکەم بۆ دێ بڵێ ملاکەکە دێ لەو دەکەسە ئەتوانم 3 هەڵبژێرم 3 هەڵەبژێرم حوتی تر پێڵم خۆحافیز ئەوە چەساوەکردن ئەو خۆبەخشی نییە خۆبەخشی نابێ بکرێ هیچ نەبێ لە خۆبەخشی ئەبێ ترانسپۆرتیشن و فود و ئەو شتانەی بدرێ واتە دێین باسی هیچ نەبێ $300 ئێمە $300 دێین خۆبەخشی بە بەلاش ناکرێ ئەوە یەکێ خۆی بیەوێ ئیشی چارەتی بکە وەکو دوای داعش دوای 2014 ڕوویدا هەمومان چیمانە کرد خواردنمان کۆ کردەوە پیکابمانە گر بکرێ ئەچوین خواردنمانە بردبوو ئەو هەموو نەکبەتە ئاوارێ ئەوە خۆبەخشیە بەس من بچم کۆمپانیایە پرۆفیت کۆمپەنی بێ وەک زەین تەلیکۆم بێ پێی بڵێم 6 مانگ خۆبەخش بنەوەڵا ئەوە غەدرە ئەی میکانیزم چییە؟ چی بکرێ بۆ ئەو ناوچانە؟ بەپارە بێ هیچ کۆمپانیای نییە خۆبەخشیەیە میزانیەی نەبێ هەمووی هەیەتی دوایش پێت دەڵێم لە 5 ساڵ ئەگەر سڵتەم هەبێت چیەکەم یەینەوە بۆی بەس بە دوو پرسیاری کەوەر ئەگرم حەزەکەم ئەم جارە خانمێک قسە بکە خانمێک گوێمان لە دەنی نەبوو بێ ئەوزام یەکێک ویستی و پەشیمان بوویەوە لەویایە بەڵێ ئەو مایکی بەنێگەر ئازێت نییە؟ مایکەکان یا بە من حەزەکەی دوای من هەیەمەوە بە ئەو وەڵا ئەگەر نەوەڵا ئەگەر ئازێت نییە بیەی تێ باجارە ئەو قسە بکە زۆر سپاس زۆر سپاس دەستان خۆش بیم وەڵامێک لە بۆ خاتوڤیان مەسەلەن باسی ڕۆڵی فیمێڵی کرد لە فیلد ئایا وەکو شەریکەکان زەمینەیەکی لە بارتان ڕخساندووە لە بۆ فیمێڵ هەتاوەکو لە فیلد بتان ئیشێ بکە ئەم باسی زەین ناکەم خصوصا ئەم اختصاصم نەفتە
بەڕاستی زمینەیەکی لەبار نییە لە بۆ فیلم حتاوەکو بچێ لە فیڵ ئیشێ بکە و حتا ئێستا مەسەرەن حکوومەت شەریکەکانی بە شکلێکی عام پابند نەکردووە هەتاوەکو کچ بەشداری پێ بکە و بمینێتەوە لە سایت و شوێنی مانەوەیەکی باشی لە بۆ دابین بکرێ و هەم لە ناو کۆمەلگەی مەسەرەن بەچاوەکی کەمتر سەیر نەکرێ وەکو هەمومان دەزانین مەسەرەن سێکتەری نەفێت ئیشی پیاوان و لە هەموو دنیاوایە و بەس لە هەماو وەقتیش کچی زۆر زۆر چالاک و سترۆنگە ئیش دەکەن ئەوەی بەلامۆ سەیرە مەسەرەن لە کوردستان کچی وەرناگرن بە زۆر پێیان تەبیعیە کچەکی کەنەدی بێنن ئەوروپی بێنن و بە پارەیەکی زۆر زۆر خەیاڵی بەس لە نەفسی وەقت ئەمە هەین مەوجودین قودرەتمان هەیە بەس لۆ شانسەکەی نادەن پرسیارێکی دیکەش مەسەرەن وەکو کاکەیە باسی کرد هەمومان لە ناو سێنتەری شارەکان ناژین مەسەرەن ئەمن لە کۆیە دەژیم لەوانەیە ئەو شانسەم نەبی بتانم ئیشی ڤۆڵنتیر بکەم یان ئینترێنشی وەرگرم زۆربەی شەریکات و ڕێکخراوەکانی هیچ پارەیەک نادەن مەسەرەن ئەکۆمۆدیشنت لە بۆ دابین ناکەن ترانسپۆرتیشنت لە بۆ دابین ناکەن حتا هەلی کارەکان هەیە مەسەرەن ئەگەر من لە سیڤیەکەم بنووسم کۆیە ئەگەر لە بۆ دە شوێن ئەپلایکەم هەمووش کوالیفایدم بەس لەبەرەوەی لۆکەیشنەکەم کۆی ئەکەیدم یەکێک لەوانەش تەلەفۆنم لۆ ناکە فیانی لەو حالەتەی وەهات لێ دەکەم مەسەرەن لە ڕووی جەماعەت یعنی ناڕازگۆی لەگەر خۆت بکەی فۆرس پرێشەری بخێ سەر خۆت برێ ئەمن لە هەولێرێ دەژیم لە وەختەکیدا کۆستێکی زۆر زۆر گەورەتر لە بۆ تو دەبی زۆر سپاس ئەو بەڕێزە سەرەتا سپاس بۆ ڕوانگە و بۆ ستافە مانودانەسەکەشیان من بە کورتی هەر دقێک دوو دقە بۆ خۆم ڕاگرم بۆی کە کات زۆر نەبم بەرەو کۆتاییەچین بەس من پرسیارەکەشم بۆ کاکردووە و ئەمە سپاسی کاکردو ڤیانخانیش کەم کە لە بەدرێژای هەردوو پانێڵەکەیتە زۆر ڕازگۆیانە بەرواقعەکە کەوتن ئێمە پێشەوەی کە بیل لەوە بکەین و چارەسەر چێبێ شیکاری بۆ واقعەکە بکەین کە ئێستاتی هاین من پرسیارەکەشم بۆ کاکردو ئەوەیە دۆخێکی سایکۆلۆجی زۆر خراپ بەسەر مێنتاڵەتی گەنجی ئێمە ئەزاڵە بەپێی ئامارەکان ڕێژەی خۆکوشتن هەتا بێ لەنێو گەنجا بەرەو زیاد بوونەچێ و هەروەها ڕێژەی توشبوون بە دیپرێشن و بە هەموو جۆرە نەخۆش دەروون پەرێشیەکانی تر لەنێو گەنجا تا بێ بەرەو زیاد بوونەچێ ئەمەش کۆمەڵێک فاکتەری زۆر جیاوازی هەیە بەڵام لە باردۆخێکی ئاوا ئێمە چۆن بتوانین باسی لێهاتووی کار بکەین بۆ نمونە بە درێژایی دوو پانێڵەکەی تریش لەناو ئامادەبوانی شاک هێریشێکی زۆر ناڕەوا کرایە سەر گەنج کە هەوڵ نایات یا ناچێت بۆ ترینینگ یا وا ناکە ئەمە بۆ گەنجێکی ئەمریشی زۆر زۆر تەواوە نازانم ئەگەر وازام خۆشتان لێ بن کاکردو من تەنها یەک مانگ لە زانکۆی ڤێرجینیا و زانکۆی ئارکەنسا بووم بۆ ماوەی ئەو مانگە بۆم ئاشکرا بوو ئەمزانی کە ئەمە ناتەواویە بۆ گەنجێکی ئەمریشی کە هەموو ئەم ئیلەمنتانی لە بەردەستایە خۆی پێنەگەێنێ بەس بۆ گەنجێکی کورد ئەمە زۆر زۆر پێچەوانەیە لە زانکۆی سلێمانی ئێمە تەلەبەمان هەیە لە داخلیەکانە پاری ڕۆیشتنەوەی بۆ ماڵەوە پێنیە کە لە دەرەوەی سلێمانیە چۆن بتوانی باسی لێهاتووی کار بۆ گەنجێکی ئاوا بکەی پرسیارەکەی من بۆ ئەوەیە پێم وایە تەواوی پێشکەوتنە کولتوریەکانی وڵات پێویستە بە کەرتی دارایی و ئابوووریەوە نکۆڵی لەمە ناکەم ئێمە بۆ ئەوی کە بمانەوە وڵات پێشخین زۆر پێویستمان بەوەیە هەلی کار زیاد بکەین و ئێمەش بۆیە ئەمڕۆ لێرین هەموو ئەم نوێنەرانەی لاوان بۆیە لێرن بۆ ئەوی کە ئەم خەمە بگەێنین بەڵام پێشەوەی ئێمە باسی لێهاتووی کارکەین هەر چوار پانێڵستەکانی پێشوش باسییان کرد کە گەنج پێویستە وا بکە لە کاتێک ئەمە چارەسەر نییە تۆ خەمێکی زۆر لەوە قوڵترە هەیە زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ بەڕێزە وەبزان پرسیارەکە بۆ هەردووکتان بوو بەڵێ ناڵێ من کێشم هەیەکە وایە زۆر لەگەڵتام یعنی بە تایبەت لە بواری نەوت ئەگەر یعنی فیمێ با بڵێن کارمەندی ئافرەت ئەگەر ئەو شتانیان بۆ نەکەن ئەکید نابێ بۆیە لە بواری نەوت ئافرەتمان کەمە ئەمە ئەبێ حکومەت لەسەر کۆمپانیاکان مۆنیتەرینگی هەبێ نابێت تۆ کۆمپانیاکە هەر بڵێ من تۆتەنی کەنەدی ئێنم بریتانی ئێنم وەتەڤەر نە ئەبێ ئەو کەنەدیی هێنای 2 ساڵ چی کرد بۆ کوردەکە بۆ عێراقێکە بۆ عەرەبەکە 2 ساڵ هیچی نەکرد بڕۆرەوە هەر بە شەمرۆیەکانش دەرەکەم ئەگەر 2 ساڵ کوردەکەی فێر نەکردبێ ئەنجا کە ئەینێرم بۆ ئەو شۆنانە وەکو ئەوەی دکتۆری خەریج ئەڕوا بۆ لادێ و شار و شارۆچکەکان سەکەنی بۆ دانێن ئەبێ ئافرەتەکەش کە ئەیان نێرین لە بواری نەوت سەکەنی بۆ دابنین ئەوە ئەبێ بیکات کۆمپانیەکان ئەبێ بیکات بە مۆنیتەری حکومەت زۆر سپاس بە کورتی کاکردو لەبەری کاتمان زۆر کەمەوە
طبعا ئێمە لەم پانەڵەیە یعنی بەڕاستی دانەنیشتوین فەلسەفە لێ بین بەسەر گەنجە من خۆم یەکێکم لەوانە کە لە پۆلی یەکی زانکۆ کە وەرگیرام ماڵمان لە بەختیاری بوو هەر کەسە سلێمانی شارزایە ماڵمان لە بەختیاری بوو زانکۆی سلێمانیش لە شوێنە کۆنەکەی بوو باری مادیمان بجۆرێ بوو کە یا ئەبوایە ئەو پارەیە ڕۆژێک بە پاس بڕۆشتمایە بەس لەوێ هیچ من نەخوارد یا ئەگەر بمویستایە لەوێ لەگەڵ ڕفقەکان ماشتێ بخۆم بە پێ ڕۆشتم لە بەختیاریەوە بۆ زانکۆی سلێمانی بە پێش هاتمەوە بەڵام سنەتی حیات وایە قەت ئەو دوو کەسە وەکو یەک نابن کە یەکێکیان هەوڵەدا یەکێکیان نایدا بڕوا بکەن لە ئەمریکاش لەگەڵ مەجموعەتە لەبای هاتینەوە جیاوازیەکەمان بەقەدەر جیاوازی دوو کەس بوو کە ڕۆشتبوون و نەڕۆشتبوون یعنی هەرگیز باسەکە لەوە نییە کە لۆمەی گەنج بکەین باسەکە ئەوەیە کە بڕوا ئەتوانی ئەم هەموو پانەڵە کە ئەو تا هەموو حکومت لێرە بوو نەمڕۆ نیە تاو با ئەو بڕاو بخۆی بەس بۆستین لەسەر ئەوان تا شتێکمان بۆ بگۆڕن یا خۆمانیش دەست پێ بکەین فکرەکە لەمەیە و دۆخی دەرونی گەنج تەنها بە یەک شت تێکەچێ بەس یەک شتە ئەیش بریتێ لە بەتاڵە ئەگەر بەتاڵ بوو هیچ شتێ نەبوو بیکە فعلا دۆخی دەرونی تێکەچێ ئەگینا ئەگەر تۆ مەشغوڵ بووی جا ئەو مەشغوڵ بوونە سە ناوێرم بڵێم خۆبەخشی بەڵام ئەو مەشغوڵ بوونە هەر چیەک بێ بەس مەشغوڵ بیت بە شتێکی بەسوودەوە یەتەوە ڕێگات سنەتی حیاتە ئەو کەس ئێستا سێری خۆتان بکەن هەرێکتان لە قەزایەک و ناحێکی ئەم کوردستانەوە هاتوتە ئێرە ئەو هەموو معاناتە ئەم بەیانەی لەگەڵ دووسێ گەنجە هاتم بۆ ئێرە یعنی آخر ئەبێت تۆ جیاوازبی لەگەڵ یەکێکتر کە هیچ مهتەم نییە ئەمە سنەتی حیاتە لەبەرەوە فکرەکەی ئەم پەناڵی ئەخیر لەوەیە کە ئێمە پەیاممان بۆ خۆمان چییە ئێمە پەیاممان بۆ خۆمان لێرە زۆر بە جوانی باسییان کرد ئەوەیە کە خۆمان نەوەسین ئەو زەختە کە دروستتان کردووە زۆر نایابە ئەوە نەبێت حکومت لەوانەیە نەجوڵێ بە گورجی بەڵام ئەو زەختە بکەن بەس مەوەسن لەم لاشەوە توانن خۆتان ئیش بکەن دەست خۆش کاکردۆ لە ستافخانەوە دەست پێ ئەەکەم بۆ 5 ساڵی داهاتوو ئەو ئەگەر دەسەڵات لە لای بەڕێزە بێ ئەو پلانانە چییە کە حەزەکەی بیبینیت و بکرێت ئەگەر من بتوانم لە 5 ساڵیت کە چەند پلانێک جێبەجێ بکەم ئەوە بە تاکیدی یەک لەو پلانانەوە دەبێت کە ڕێژەی کەسی بیانی و ڕێژەی خۆماڵی کە وەکو کارمەند لە هەر شوێنێکیشکن دەبی دیاری بکرێت بۆ پێیکە لە ئەوە دیاریکراوە لە قانون عملی عراقی و لە حکوومەتی هەرێم کە بۆ بزانم ڕێژەی 80 بۆ 20 دەبێت جێبەجێ بکرێت بەبێ هیچ جیاوازیەک جگەلەوە دەبێت حکوومەت ئیش لەسەرەوە بکە موچە دیاری بکە ناکرێت هەر شوێنێک ئێستا بۆ نمونە هەفتێک بەر لە ئێستا باس لەوە دەکرات لە هەندێک لە چێشتخانەکان لە سلێمانی ئەو کارمەندانەی کە لەوێ ئیش دەکەن موچەکەیان تەنها 100,000 لە کاتێکدا کە کەرتی گەشتیاری باش ئیش دەکات یعنی ناکرێت بۆ شێوازە دەبێت حکوومەت نزمترین موچە دیاری بکات و بیسەپێنێت بەسەر هەر هەموو ئەو شوێنانەی کە کارمەند وەردەگرن و ئیشیان پێ دەکەن جگەلەوە حکوومەت دەبێت لە ناو فەرمانگەکان HR هەبێت چاودێری و هەڵسەنگاندنی هەبێت بۆ کارمەندانی خۆی چکە بەڕاستی بەشێکی زۆری ئەو فەرمانگە حکومەکان کارمەندەکانیان بە شێوەیەکی باش و بە دروست ئیش ناکەن کە کاتێک بزانن چاودێریان لەسەر ئەوانیش و باشتر ئیش دەکەن بابەتێکە کە بتوانن ئیش لەسەر ینی بمەوێت ئیشی لەسەر بکەم ئەوەیە لەلایەن دەستەی وەبەرهێنانەوە کە پێویست دەکات دیاری بکرێت ناچارکردنی سەرمایەدارانە خاوەن کۆمپانیەکانە خوددا پێداوانە کە ناچار بکرێن بە هەر ڕێژێک بە هەر شێوازێک بی کە لەگەڵ ئیشی خۆیان کە کار دەکەن تەنانەت کۆمپانیا بیانیەکانیش بێن لێرە کە ئیش دەکەن بە شێوازێک دەستی گەنجانی ئێرە بگرن پاڵپشتێکی دارایی ئەگەر کەمیش بێت بۆ گەنجان دابین بکەن بۆی بتوانن پرۆژە بچووەکانی خۆیان پێ بەڕێوە ببن و دەمێ بە گەنجانیش بڵێم تکایە هاوچێشەیەکی ئەو هاوچێشەیە لە بخۆتان بەکاربینێن هەموو کاتێک پلانتان هەبی پلانی خۆتان دابنێن ئەگەر بتانێت سەرکەوتوو بن ئەو هاوچێشەی هێشتر شکردنێ پلاندانان دوای ئامادەکاری لۆی خۆ فێرکردنە کە ئامادەکاری لە بۆ پلانەکەت دەکەی و سێمیشیان وریایی و ئاگایی خۆتانە تاوەکو بتوان ئەو هەلانەی کە هەیە بیقۆزنەوە لۆی تو پێش کەسەچکە بتوانی ئەو هەلانەی هەیە بتوانی بەدەستی بینی پلانی سەرکەوتنت ئەو هاوچێشێ شتێکی تر نیە و هیوای سەرکەوتن لە بۆ هەر هەمووشتان دەخوازم دەستخۆش کاک مەڕوان بە کورتی بەڵێ من پێشنیار دەکەم لە بۆ حکوومەتی وێبسایتێکی دروستکە لە بۆ ئەو 5 ساڵێکە ئیش لەسەری بکاتن لە وێبسایتە چەندەها شتێدا یەکەم شت کە هەم جۆ پۆرتەڵە ملزەمی کە هەموو کۆمپانیەکان و ڕێکخراوەکان لەوێ پۆستەکان پۆزیشنیان لەوێ بڵاوکەنەوە هەروەها
کۆمپانیا زۆر هەیە و منەظەما زۆر هەیە کە ترینینگیان هەیە بەڵام وەکو بەڕێزان باسییان کردیە گەنجی تازە تەخەڕوج کردووە نازای لەکوێ لە دوو ئەو ترینەنگانە بگەڕێت چکە زۆرە سوۆشیال میدیا زۆر گەورەیە و زۆر پەرت و بڵاوە جا لەو شوێنە دەتوانن هەر هەمویان سەیری جۆبەکانی بکەن و هەروەها پرۆفایلی خۆیان دروستکەن گەنجەکان کۆمپانیاکان لە خلالی ئەو جۆپۆرتەڵە بەخۆی حکوومەتش دەتوانی مراقبەی ڕکروتمنتی کۆمپانیەکان و ڕێکخراوەکانی بکە بۆ ئەوەش ئیزافی ئەوەی بزانە کە سەلەریەکان چەندیان بۆ دانا ئەوی استفادەی لە خۆی دەبی لە بۆ سوشیال سکیورتیە بزانە ئەو مۆزەفەکە ئەو پۆستە فیلکرایە باشە ئەو ڤەکەنسی بە چ فیلکرایە فلان کەس وەرگیرە باشە فلان کەس معاشەکەی چەندە سوشیال سکیورتیەکەی چەندە واتە چەند شتی استفادە دەکات لە یەک وێبسایتێکی بەسیتە دەستخۆش فیان خان من دووبارەی ناکەمەوانی وترا بەس یەک شتە بەنسبەت لاوان حەزمە کرد باسی کەمەندام بکەین لە لاوان یعنی لە ساڵانی 5 ساڵی داهاتوو بە کەمەندام لە لاوان زیاتر احتیمامیان پێ بدرێ ئێمە ئەمڕۆ 12 کەمەنداممانەیە لە زەیندوانی لە هەولێرە بۆ ساڵانی داهاتوو حەزەکەین حکوومەت کۆمپانیا پرایڤەت سەکتەرەکانش ئەو ئیشەی لێ بکەن ئەوانەی ترش مۆنیتەرشتەکان یان شتی زیاد ناکەم مویم ئەو گاپە ئەبێ کەم بێتەوە لە لای لاوان و کۆمپانیا تایبەتەکان پرسیارەکە ئەوەیە 5 ساڵی داهاتوو تەمەنای چیەکەی ڕۆیە و چۆریە بەڵێ ئەگەر دەسەڵاتە هەبێ ئەگەر دەسەڵاتە هەبێ قەیناکە لە دەسەڵاتی خۆمان قساکەم ئێمە لە کارەماکس پرۆگرامێکمان هەیە پرۆگرامی سەرکردەی کار لە 2016 دەستمان پێ کردووە بەڕاستی زۆر خەون بینم بەوەی کە ببێ بە پەیمانگایەکی پیشەیی زۆر گەورە چکە هەموو دووسێ ئاسمان هەیە نامێ وەکو دیعاە بێ بەڵام دووسێ ئاسمان هەیە هەمووی ئستقطابە لەسەر ئەوەی کە چۆن گەنجێک ئەجوڵێنیت بەتاڵەتی ینی کۆمەڵی مەهاراتی زۆر وەرەگرێت لەبەرەوە زۆر دەمێکە لە یەکەم ڕۆژەوە خەون بۆەوە بینم هیوادارم 5 ساڵی داهاتوو کە لێرە دانیشتینەوە ئەم جارە وەکو ئەو پەیمانگای دانیشم ئینشەڵڵا زۆر سپاس جارێکی تر بۆ هەر هەمووتان ماندوو بوون لەگەڵ ما ئەمڕۆ زۆر سپاس بۆ بەڕێزیشتان ئێستا کاک ئاری وەبزانم ئەنجامی ڕوانگە ئیڤنتەکە باسەکە زۆر سپاس جارێکی تر. گفتوگۆیەکی زۆر گەرم بوو بەشدارێکی زۆر باشە بوو لەلایەن میوانان و لاوان بە تایبەتی ئامادەبووان زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان زۆر سپاسی یەکە بە یەکەتان دەکەین لە گرنگیدانتان بە دۆزی لاوان هیوادارین ئەم کۆربەندە بووبێتە سەکۆیەکی زۆر باش بۆ گفتوگۆکردن لە چارەسەرەکانی کەمکردنەوەی ڕێژەی بێکاری لە نێوان لاواندا ئەم کۆربەندە بەڕێزان وەک پرۆژەیەک لە چەند بەشێک پێک هاتبوو بەشی یەکەم ئامادەکردنی راپۆرتێکی تایبەت بوو دەربارەی دۆخی کاری لاوان ئەوە بوو کە لەلایەن بەڕێستان بەردەستە بە زمانەکانی کوردی عەرەبی و ئینگلیزی و
و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ماڵپەڕی دەستگای ڕوانگە بە هەمان شێوە ئۆنلاین بەردەستە. بەشی دووەم بریتی بوو لەم کۆربەندەی کە ئەمڕۆ ئەنجام درا بۆ کۆکردنەوەی لایەنە پەیوەستەکان تاوەکو لەگەڵ لاوان گفتوگۆ بکەن و باس لە چارەسەری کێشەکان بکەن. هەنگاوی دواتر کە یەکێک لە هەنگاوە گرنگەکانی کۆربەندەکەی بریتە لە ئامادەکردنی پوختەیەک لەو گفتوگۆ و چارەسەرانەی کە ئەمڕۆ باسکرایەن لەلایەن تیمێکی تایبەتەوە لە دەستگای ڕوانگە. پوختەیەکی ئەم کۆربەندە ئامادە دەکرێت وەک هاوپێچێک درێژە پێدەری راپۆرتی دۆخی کاری لاوان دەبێت تاوەکو ببێتە سەرچاوەیەک و ڕێنیشاندەرێک. دواتر دەنێردرێت بۆ ئەنجومەنی وەزیران، وەزارەتەکان، ناوەندەکانی خوێندن و توێژینەوە، کەرتی تایبەت و بە شێوازێکی گشتی گشت ئەو لایەنانەی کە پەیوەستن ئەو راپۆرتیان بۆ دەنێردرێت. دووبارە زۆر سپاس بۆ نوێنەرانی لاوان، کەسایەتی حکومیەکان، کونسوڵ و نێردەی وڵاتان، نوێنەری کۆمپانیاکان، ڕێکخراوە نێوخۆی و نێودەڵەتەکان، میێوانانی ئازیز. هەروەها زۆر سپاس بۆ گشتە و سپۆنسەرانەی هاوکارمان بوون بۆ ئەنجامدانی ئەو کۆربەندە. ئەوانەیش سپۆنسەری ئەلماس کورد نەفت، سپۆنسەرە زێڕینەکانیش دارین گروپ، فاستلینک، کاڤین گروپ، MRF گروپ، هەروەها هێمن گروپ. دووبارە زۆر سپاس، ئێوارەیەکی خۆش بۆ هەمووتان. بەڕێزان بەس ئەگەر یەک ڕسمی جەماعی بگرین هەمومان لەسەر ستەیجەکە پێم وایە شتێکی زۆر باشە بێت. بەڵێ ژیناخانیش یەک کۆمنتی هەیە، فەرموو ژیناخان. سپاس بەدانیەوە دەرفەتە بە خێراتنی هەموو لایەکی دەکەم ئەو سەرشە. لە ئاخری ئەوڕۆ بەڕاستی زۆرمان قسە جوێ لێ بوو، ماندی نەبوونی لە هەموو لایەکی دەکەم ئەوان حازر کردی ئەوانەی ئەوڕۆ لێرە حازر بوون. یەک شت بەڕای من ئەگەر هەندێک دەنگی ئەو موزیکەی کەم کەن لەم قورگم درا. سپاس.